بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کرد و دەخوازیین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند لە تەواوی ئەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکرێت. سڵاوی خۆی گەورەتان لەبێت زانی کەناڵی ئاسمانی بەیان خوشحاڵین لە ڕۆژێکی نوێ بە خزمەتیەوەی ئەزیز شادبینەوە لە کۆتا ڕۆژەی هەفتە. هیوادارین هەر هەمووتان لە ئەو پەڕی بارودۆخی باش و تەندروستی و سەلامەتی دابن. ئەمڕۆژ کۆمەڵێک وەرگە بابەتمان بۆ ئامادەکردوون بە هاوکاری هاوکارانمان ئەیخێنە خزمەتی ئێوەی عەزیز. عەزیزان لە تەوەریەکەما قسەکەین لەسەر بەڕێوەبردننی مامەڵە یاساییەکان لە فەرمانگە حکوومیەکانە ئەو ڕێگا و هەنگاوانە کامانن کە هاوڵاتی بیگرێتە بەر بە باشترین شێوە بە ئاسانترین شێوە ئەتوانێت مامەڵەکانی خۆی پێڕایگا لە فەرمانگە حکوومیەکانە لەرە پارێزەرێکی بەڕێز میوانمانە بێت و زیاتر گفتوگۆکەین لەو بارەوە. دەستخۆشەنا زۆر جار هاوڵاتی کە دەچێتە فەرمانگەکان لەوانەیە مافێکی زەوت بکرێت و حەقێکی بفەوتێت بەڵام دەتوانێت لە ڕێگەی یاساییەوە بتوانێت ئەو حەقی خۆی وەربگرێتەوە بۆ نمونە زۆرجار بەدەستهێنانی زانیاری یاخود بە شێوازێکی زۆر باش مامەڵەکانی خۆی لە نێو فەرمانگەکاندا ناتوانێت جێبەجێ بکرێت ئەو دەتوانێت لە ڕێگەی پارێزەرەکەوە بە یاخود تەنابەرێتە بەردادگا ئەو حەقی کە پێی نەدراوە یاخود ئەو مافەی لێزەوت کراوە لە نێو فەرمانگەکان دەتوانێت بەدەستی بێنێتەوە. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی پارێزگاریکردن لە شوێنەوار و کەلەپورەکان دەکەین لە رێوی کوردستاندا. دەزانین چ ڕێگایەک باشە تاوەکو شوێنەوار و کەلەپوری ئەم نیشتیمانە بپارێزێت. دەزانین لە زۆرێک لە وڵاتان هەمیشە بەردەوام وە زۆر بە تایبەتی تر گرنگی دەدەن بە شوێنەوارەکانیان چونکە ئەوە مۆرکی نیشتیمان و گەلەکەیانە بۆ چەندین ساڵ دەمێنێتەوە دەرخەری ئەوەیە کە ئەم وڵاتە هەزاران ساڵ بەر لە ئێستا بوونی هەبوو و ئەمە بەڵگەکانێتی لەبەرەوە لە هەرێمی کوردستان دەبزانین تا چەند گرنگی بەم بابەتە دەدرێت و تا چەند هەوڵ دراوە تاوەکو پارێزگاری لە شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان بکرێت. لە تەوری سەی بەرنامەکەشماندا باز لە ئادابەکانی سەردانیکردنی نەخۆش دەکەین. زانین ئەو ئادابە جوانانە چین کە کەسێک سەردانی نەخۆش دەکات دەبێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکات، لە چ کاتێکدا پێویستە تۆ سەردانی نەخۆشکەی و لە چ کاتێکیشا پێویستە سەردانی نەخۆش نەکەی. زۆر جار کێشۆگرفتێک بۆ زۆر لە خێزان و لە ماڵەکان دروست دەبێت بۆ منە کەسێک لە نەخۆشخانە نەخۆش دەکەوێت سەدان کەس دێنە بەردەم نەخۆشخانەکە یاخود بۆ نمونە نەخۆشێک پێویستی بەوەیە کە کەس نەبینێت یاخود کەس سەردانی نەکات دووبارە خەڵکێکی زۆر دووبارە سەردانی دەکات. ئەمانە کۆمەڵێک بابەتن یاخود پێویستە ئادابێکی جوانیان هەبێت بۆی کە بزانین لە چ کاتێکدا پێویستە سەردانی نەخۆش بین. لەو تەورێشماندا بە شێوازێکی گشتی بەس لەو بابەتە دەکەین. بەڵێکای دانیار ئێمە وەکو موسڵمان کۆمەڵێک ئەتەکێتمان هەیە کە پێغەمبەری خوا بۆی بەجێهێشتووی صلی الله علیه وسلم لە کاتی سەردانیکردنی نەخۆشەکان هەڕەچاوی بکەین کە ئەمکە واکە هەم ئێمە سیلەی ڕەحمەکە بەجێبگەین و سەردانی نەخۆشەکە بکەین و ئومێدێک بگەڕێتەوە بۆ نەخۆشەکەەوە هەروەها کات کە نەخۆشەکەش لە ئیسراحەتی خۆی نەبێت و تووشی ماندووبوونێکی زۆر نەبێت بەهۆی نەخۆشیەکەیە و ئەو سەردانی کەرە زۆرانی کە سەردانی دەکەن. ئازیزان ئێستش چینە لای کەشوهەوا بزانێکین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرمان لە چەندە ئابن.
داخبەری یەکەمە وەکو پێشتر ئاماژەمان پێ کرد قسەیەکین لەسەر چۆنیەتی ڕایکردنی مامەڵەکانی هاوڵاتیان لە ناو فەرمانگە حکوومیەکان و ڕێگەیانە چونکە هاوڵاتی ئەتوانێت بە باشترین شێوە یاخود بە بەکێشەترین شێوە مامەڵەکانی پێڕایی بکە وەروەها ئەگەر هاوڵاتی تووشی کێشە و گرفتێک بوو لە کاتی ڕایکردنی مامەڵەکانیان چۆن پەنابەرێتە بەر لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی کە بگا بە مەبەست و ئامانجەکەی خۆی بۆ مەبەستە لێرە خاتوو باخان بەکرد ژاژڵەیی پارێزەر لێرە میوانمانە بێت و لە خزمەتیابین و زیاتر گفتوگۆکەین خاتوو باخان بەخێر بێت ئەزتمان سپاسەکەین بۆ ئامادەبوونە ئەمێ سەرتا لەوە دەست پێ بکەم هاوڵاتی لە چ کاتێکا پێویستی بەوەیە کە سەردانی فەرمانگەکان بکە بەڵێ پێداویستەکانی هاوڵاتیان لە هاوڵاتێک و بە هاوڵاتێکی تر جیاوازە زۆربەی و کاتانێکی کە پێویستە سەردانی فەرمانگەکان بکات پێداویستێکی بۆ دروست دەبێت و ئەوێت بەڵگەنامەیەکی ڕەسمی بەدەست بهێنێت بە پێی و بەڵگەنامەی کە خۆشی ئەوێ بەدەستی بهێنێت گۆڕێت چ پێویستێکی هەیە هەندێک هاوڵاتی بۆ نمونە پێویستی بەوە هەیە خانوویەک تۆمار بکە بەناوی خۆیەوە لەم کاتە سەردانی بەڕێوەبەرایەتی تۆماری خانوو بەراکە یاخود خاوەن کارێکە خاوەن کۆمپانیایەکە خاوەن پیشەیەکە لەم کاتە پێویستە سەردانی بەڕێوەبەرایەتی باجەکانی سلەیمانی بکات و تاوەکو ئەو هەر کارێکە بیوێتی هەر بەڵگەنامەیەک بێت پاشدانی باجەکەی بەڵگەنامەکە بەدەست بهێنێت زۆرێک لە فەرمانگەکان بەشێکی تێدا نووسراوە بەشی یاسایی ئەمە پێوەستە بە ئەو مامەڵانی کە دەچێتە بەردەمیان پێویستە بە فلتەری یاسایی شابڕواتی چۆن چۆنیە بەتەکید هەموو فەرمانگەیەک بەشی یاساییان هەیە کاتێکە هاوڵاتێکە دەزەکا بە ئیش و کارەکانی یەکێک لەو بەشانێک کە سەردانیەکە بەشی یاسایە لەو کاتەیە ئەو حەق و یاخود ئەو ئیتیزاماتیان ئەو ئەرکی سەرشانیەکی کە بەپێی قانون بۆی دیاریکراوە پێویستە بیدات سەردانی بەشی یاساکە ئایا ئەو حەقە ئەتوانێت بەدەست بهێنێت ئەو مافە ئەتوانێت بەدەست بهێنێت لەو کاتەیە لە بەشی یاسا کارەکانی بۆ ڕاییەکەن و لە ڕووی یاسایەوە چۆن بۆی دیاریکرا بوو ئەو شتێکی ئەوێت ئەتوانێت بەدەستی بهێنێت بەڵ زۆر باشە خاتوو باخان بێگومان هەر کاتێک کە سەردانی فەرمانگەکانمان کردووە پێیانوترێنە بێ کۆمەڵێک بەڵگەیە نامەی ڕسمیت پێ بێ بۆ نمونە ڕەگەزنامەیە یاخود پاسپۆرتە یاخود هەوەیە ئەوەی کە ئێمە وای پێ ئەڵێن ئەمانە لە هاوڵاتیەک بۆ هاوڵاتیەک تا چەند ئەگۆڕە لە فەرمانگەیەک بۆ فەرمانگە یاخود مامەڵەیە بۆ مامەڵەیەکی تر چۆن ئەگۆڕە پێویستە کە هاوڵاتی سەردان ئەم فەرمانگانەکە چ بەڵگەنامەیەکی ڕسمی پێ بێ بێگومان لە هاوڵاتێک بۆ هاوڵاتێک ترە گۆڕێت چونکە هەریەکە و ئیش و کارێکی هەیە کە ئەوە لە فەرمانگەیەکی شەو بۆ فەرمانگەیەکی ترە گۆڕێت بۆ نمونە ئەگەر زۆربەی بۆ نمونە ئەگەر سەردانی بەڕێوەبەرایەتی تۆماری خانوبەرە بکە لەم کاتە پێویستە ئەم کەستا جگە لە کارتی نیشتیمانی یاخود کە تەسکەرەی هەبێن جگە لەوانە پێویستە سوورەقەیدی ئەو مڵکە یاخود ئەو خانووی کە هەیەی بیبا لەگەڵ خۆیان و جگە لەوە دیاریکردنی سنووری زەویەکی یاخود خانۆکەی ئەوش بەرە لەگەڵ خۆیان ئەگەر هات و پێشی نەبوو لەم کاتێ ئەتوانێت هەر لە بەڕێوەبەرایەتێکە داواکاریەکان بەس بە مەرجێک ئەبێت جگە لە کارتە نیشتیمانەکە یاخود تەسکەرەکە ژمارەی موڵکەکەشی بزانێت لەو کاتە داواکاریەکە هەر لە فەرمانگەکە ئەتوانێت بەدەستی بهێنێت و پاشان ئەو کارێکی ئەوێت لەو فەرمانگە بیکات زۆر باشانی ئەمە لە مەسەرەن لە خانوبەرەوە گۆڕێ بۆ ڕەگەزنامە لە ڕەگەزنامە و جیاوازی هەیە لە هاتووە بەتەکید جیاوازی هەیە لە بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتی خانوبەرەوە بۆ باجەکان بۆ نیشتنگەی سلەیمانی لە هەر فەرمانگەیەک و بۆ فەرمانگەیەکی تر جیاوازە چونکە هەر فەرمانگەیەک مختصن بە کارێک هەر تایبەتمەندن بە کارێک و کارێک ئەنجامێن بەس زۆربەی کات پێویستە ئەم کەسە یەکێکە لە زەڕوورەکان یەکێکە لە پێویستیەکان پێویستە بیبا لەگەڵ خۆیان کە ناسنامەی خۆی بیبات کا بیستەرمێنێن ئەم کەسە کێ و پاشان داوای بە پێی و پێویستی ئەوی شکاتێکە داخڵی فەرمانگەکە ئەبێت لۆ کاتەیە پێڵن کە چی پێویستە ئەگەر پێشی نەبێت و کاتە بێ بگەڕێتەوە و بیهێنە لەگەڵ خۆی و شەکانی بۆ جێبەجێەکە لە نێو فەرمانەکانی هەرێمی کوردستاندا زۆر ڕۆتیناتێکی زۆر هەیە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بێمتمانەبوونی نێوان هاوڵاتی و کارمەندی نێو فەرمانەکانەکە پێویستی بەو هەموو ڕۆتینات و ئەو هەموو بەڵگە و بابەتانە هەیە بۆ کەسێک بێت چوزانم کۆمپانیایەک دامەزرێ یاخود دوکانێک دامەزرێنێ یان بەڵزیخانەیەک دامەزرێنێ پێویستی بە ڕۆتیناتێکی زۆر هەیە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەبێت ئێمە ینی ئەوەندە لە ڕۆتینا تابین کاتێک کە ئیشێکمانەکەوێتە فەرمانگەکان وایە
لەبەرەوەی ئێمە هێشتا کە زۆر ینی سیستەمی کۆمپیوتەری بەکار نەهێنرێ بەس الحەمدولله و خەریکە فەرمانگەکان بەرەو باشیە ڕۆن و سیستەمی کۆمپیوتەری بەکارهێنرێ چونکە سیستەمی کۆمپیوتەر یەکێکە لە هۆکارە باشەکان کە ئەتوانرێت تۆ هەر شتێک لە بەرایت پێ بێت لە بەرایەکانی خۆت پێ بێت سیڤ بگرێت و دابدرێت و جارێکی پێویست نەکە بیهێنیتەوە لەبەر ئەوەیە هێشتا سیستەم و بەتەواوەت یانی کارانیە و ناتوانرێت ئیش پێ بکرێت بۆی هەر ڕۆتینات هەر ئەمێنرێت بەس الحەمدولله خەریکە لە فەرمانگەکان بەرەو باشیە ڕۆتینە کەمترە بێتەوە. زۆر باشە بەخان ئەوەی کە ئێمە دیقەتمان داوە کاتێک کە پێویستمان بە ڕایکردنی مامەڵەیەکە لە فەرمانگەیەکە پێویستە لە نووسینی داواکاریەکەەوە دەست پێ بکەین دوای بچینە لای ئەو فەرمانبەری پەیوەندیدارە بە و داوای ئێمەیانە و مامەڵی ئێمە ئەمە چۆنە یاخود ڕێکارەکانی ڕایکردنی مامەڵەیەک لە فەرمانگەکانە چۆن سەرەتا کە هەر هاوڵاتێک چێتە ناو فەرمانگەیەکی حکومیەوە لە فەرمانگەیەک بۆ فەرمانگەیەکی تر ڕاستە جیاوازە کە وشەی ئەنجامیە بەس بەگشتی بەم شێوازەیە سەرەتا کە ئەوێ بچێتە ناو فەرمانگەی و خاڵی پشکنین هەیە کەمە کارێکی زۆر باشە بۆ هەموو هاوڵاتیان ئەنجام ئەدرێت و وێ پارێزراو بن وە کەسانی زۆر بەڕێزدانراون پشکنین بۆ هاوڵاتیانەکان پاشان کە ڕۆنە قۆناغی دووەمەوە لەو کاتە پرزگەی لەیە بە خێراتنی و کەساناکەن کە لەوێ ئامادەن و لیانە پرسن چیتانەوێت لیان بۆی بزانن ئەو کەسە هاتوو بۆ شوێنی بەبەست و یارمەتیشی بن بچێت بۆ چی بەشەکە ئەو پێویستی پێێتی کاتێککە هاوڵاتیەکە پێراویستەکەی خۆیان لێ بۆ بەشە بە پرزگەکەڵێت ئەو کاتە ئەوش یارمەتی ئەیات کە بچێت بۆ بەشی ئەو بەشێکی پێویستی پێێتی کاتێکە چی بۆ بەشی مەبەست مۆزەفی ئەو بەشە پێڵێت ئەم پێویستیانت پێێتی بڕۆ داواکاریەک بە لەو کاتە ئەچێت داواکاریەک پڕکاتەوە ئەوەی کە خۆمان پێڵێن ئاریزە بەڵێ عریزەیەک پڕکاتەوە و هەر شتێککە پێی بێت و پێویست بێت بۆ مامەڵەیە کۆپیەکات و بە عریزەکەی و پاشان تسلیمی بەشەکەیەکاتەوە بەگشتی بەم جۆرەیە یعنی پاشان لەو بەشەوەگەر پێویستی بە کەشفە بێ کەشف دەرەکرێت بەس بەگشتی بەم جۆر ئەنجامدرێت. یەکێکی تر لەو کێشانەی کە هاوڵاتیان باسیەکە هۆی کاکدانیاری ژووتی ڕۆتینات هەیە ئەوەیە کە هەوڵاتێک جاروێ ئەچێتە فەرمانگەیەکەوە لە من ئیشم هەیە لە بۆمە لە ڕەگەزنامە ئیشم هەیە دوایی ئەمنێرن بۆ نفوسی شوێنەکانی خۆم ئەمنێرن بۆ شوێنێکی تر یاخود ئەبێ بچم بۆ ئەسڵحە و جاکردنەوەی خانە بە تایبەتیوانی کە لە پرۆسی زەواجان و عەقدی زەواج دەرەکەن پێویستە مامەڵەکانیان لە کۆمەڵێک فەرمانگەی جیاوازا بکەن ئەمە هۆکارێکی بۆچی ئەگەڕێتەوە لە سەرداشە ئاماژم پێکرد لەبەر ئەوەی سیستەمەکەمان ها سیستەمێکی یەکگرتوونیە لەبەر ئەوەیە چونکە پێویستە تۆ لاانێ لە فەرمانگەی کێشەیەکی نەبێ بەس ئەم مەعاملە پێویستن بە یەکتریەوە بە تاواکەری یەکتری بن بۆیە لەم بەڕێوەبەرایەتیەوە ئەندرێنرێ بۆ چەند بەڕێوەبەرایەتێکی جیاواز ڕاستە ئەمە کاتێکی زۆری ئەوێ بۆ هاوڵاتیەکە بەس قانونی و یاستاییان پێویستە سەردانی لاانێ لە یەکێکی لە شوێنەکانە ئەم کەسە ئەو معاملەی بۆی تەواو نەکرێت چونکە کێشەیەکی هەیە هەتاوەکو کێشە تەواو نەکرێت معاملەکەی بۆ تەواو ناکرێت لەبەر ئەوەی بەڕێوەبەرایەتەکان پەیوەست نین بەیەکەوە بەس وەکو وتم الحەمدوللەوە خەریکە بەرەو باشیە ڕات زیاتر پەیوەست دەبن بە یەکتریەوە کۆنتاکیان هەیە بەیەکەوە زۆربەی کات من بینیمە لە بەڕێوەبەرایەتەکان تەلەفۆن بۆ بەڕێوەبەرایەتەکانی ترەکری ینی بۆی ئیشەکەی هاوڵاتیان بوو ڕێگەی تەلەفۆنەکەەوە کارەکە ڕایەکرێت زۆر باش زۆر باشە زۆر جار کەسانێکگەن بێزارن لە فەرمانگە و کاروباری نێو فەرمانگە پارێزەرێک دەگرمووی کاروبارەکانی بۆ بەڕێوە بەرێت ئەمە تا چەند لە ڕووی یاسایەوە دەتوانێت یاخود ئەو مافی هەیە و پارێزەر هەموو کاروبارەکانی بۆ بەڕێوە بەرێت وە سوودی ئەمە چییە؟ بەڵێ لەبەرەوەی پارێزەر ڕۆژانە لە ناو فەرمانگەکانە هەیە و هەم خۆی قانونیان شارەزایە و سپۆڕیشی پێیا کردو لەو ئیشەیە بۆیە هەروەها تعاملی لەگەڵ مۆزف و لەگەڵ بەڕێوەبەرەکانە ئایان ناسێت تعاملیان لەگەڵاکە بێگومان ئیشەکانی خێراترە ڕوان لە چاو کەسێکە یەکەم جارێتی و سەردانی فەرمانگەکانەکە و بێگومان ئێمە ئەگەر پارێزەریش بین قانونیان شارەزاش بین یەکەم جارچینە ئەو فەرمانگەیە بە تەواوەتی شارەزای بەشەکانی کارەکانمان هێواشترە ڕوات تاوەکو کەسێکە مختصە لەو بوارەیە بتوانێت باشی بەڕێوەبەرێکی زۆرە کارە بەڵێ لەو کاتە ئەگەر بەڵێ پارێزەر دەتوانێت معاملەی هاوڵاتیان بەڕێوەبەری لەو کاتەیە کە بریکارنەرمەی بۆکرێتەوە دەسەڵاتی پێ ئەدرێت لەلایەن ئەو کەسەیە کە ئێوە دەم پارێزەرە کارەکانی بۆ ئەنجام بدات دەسەڵاتی پێدرێت و کاتە ئەوژەچێت بۆ ئەو فەرمانگەی کە ئەو کەسە پێویستی پێێت و شەکانی بۆ ئەنجامێت ئەوترێ
پارێزەر لە فەرمانگەکانە جیاگرێتەوە لە هاوڵاتی ئاسایی چاوەڕێ ناکامە تا چەندێ ڕاستەیە خودم بنەمە یاسایی هەیە لە فەرمانگەیەکە بۆ فەرمانگەیەکی تر جیاوازە بەس زۆربەی کات ئێستا ئەیبینم بەرەو باشتر ڕۆیشتووە بۆ شوێن بە پارێزەران جیا کراوەتەوە خۆی ئەم جیاکاری بۆچی پێویستە چونکە ئێمە وەکو پارێزەر ڕۆژانە ئەم ئیشاکەین ڕۆژانە میشاکەین نەک کەسێک بێ یەک ڕۆژ وازمان لە ئیشێ نابێت و بتوانین زیاتر چاوەڕێ بکەین لەبەرەوەی ئێمە ساڵانە زەڕی بەئین پێویستە مەعاملەکانمان تۆزی خێراتر بڕوا لە چاو خەڵکیشە بەس زۆربەی کاتیش وەکو خەڵک چاوەڕێەکەین و لە ناو خەڵکیشین و کێشەشمان کەواتە ئەو سەرنەگرتنە بابەتێکی یاسایی یاسا ئەو مافەیدا بە پارێزەران بۆکو یاسا هاوکاریمانەکان کە ئێمە زیاتر معاملەکانمان ینی زیاتر تعلیما دەڕوا بۆ دایرەکان کە هاوکارمان بن ئیشی پارێزەرەکان خێراتر بڕوات لە چاو ئیشی هاوڵاتیانەوە بەس هاوڵاتیانیش دوجار هەرۆ ئێمەش وەکو هاوڵاتیان هیچ جیاوازیمان نییە زۆربەی کاتیش کەسانێکی پیر یان کەسانێک لە تەمەنی دایک و باوکمانان یان لە تەمەی خوشکوبراکانمان دڵمانە ئەگەر هاوکاریشمان بکەن هێشتاکە ئەوان سەریان گرتووە ئێمەش ئەوەستین وەکو ئەوان تاوەکو ئەوانش معاملەکانیان نەڕات و ئێمەش بە هەمان شێوە لە دوای ئەوان و معاملەکانی خۆمان ئەنجامن گوێرەی ئەزمموی خۆتان لە نێو فەرمانەکاندا زیاتر هاوڵاتیان بەدەستچیەوە گرفتارن یاخود گرفتیان لەگەڵ چی هەیە لە نێو ئەو ڕۆتیناتەی کە هەیە لە نێو فەرمانەکاندا بەڵێ هاوڵاتیان بەگشتی ئەوەی کە تێبینیم کردو حەزیان بەسەرە نییە سەرگرتن لەم بەشە سەراگرن نەچم بۆ ئەو بەشە سەراگرن حەزیان بۆ شتە نییە بەڕاستیش ناخۆش ینی بەڕاستی چی تە فەرمانگەی ئەوە ژوورا ژوورە پێکەنی بێزارە بێ هەندێک جاریش ئەو هەموو ژوورەش و پێگەنی شەکەشە تاوا نابێت ینی بە ڕۆژێکی تر بێتەوە لە هەمووی ناخۆشتەگە پێشەمە بێ هەفتە چاوەڕێکیت خۆی زۆربەی کات ینی چونکە من زۆربەی کات لە ناو فەرمانگەکانەوە زۆر ئیشیشم کردووە بەڕاستی مۆزەفەکان هاوکارن بەس ئەو نشان پێکرێت بەڕاستی ئەنی هاوڵاتیانیش زۆرن ئیش و کاریشیان زۆرە هەر ئەوەندەیان پێکرێت بەس هەندێک کاتیش ینی وا مەجبورەکە کە بگەڕێتەوە بۆ ڕۆژی دواتر بەس ئەگەر منیش بێم ینی سەر بگرێم لە بەشێکەوە بۆ بەشێکی تر ئەوە ناخۆشە بێت بەشێک لە فەرمانگەکان ینی بەیانیان هەنێ کارمەندی ئێرسەی دموچایەکی بێزارە تااقەتی نیشەکە و بۆ فڕێ بکە ئەمەیەکی کە لەوەی کە خەڵک زۆر ینی پێی ناخۆشیان ناتوانانی شەکانی بکانی زۆر جارەمەش گرنگە بەدە لە بابەتی یاسایی ینی ڕووخۆشی و کارمەندەکە چی بەیانیان زوو ڕاستە ئەو لانی تێرخەون نەبوو بێت دیلاک بوو بێت بەڵام تاوەکو یاڵزە ئەنجام تۆزەیەکرێتەوە و شەکانە بەڕێکەکەی ڕاستەکەی قسەی بەڕێستانە بەس من پێم وایە ئەو مۆزەفەش وەکو ئێمە ینی مرۆڤ لانێ ئەشکالێکی هەبێت لە ماڵەوە کێشەیەکی هەبێت لە ماڵەوە هات بێت لەو کاتەیە نەتوانێت بۆ بەیانی بۆ پێ بکەنێت ئیتر لەو کاتە ینی بەس بەگشتی ینی ڕویان خۆشە هەوڵیان باش بن بەس من و تۆشکە هێندە هاوڵاتیمان بۆ بێ پارێزدەرمان بۆ بێت جوابدانەوەی بەردەوامی ینی هاوکاری خەڵکەکەن بەردەوام لەوانەیە ماندوو بێ ئەو مۆزەفەش بە هەمان شێوە زۆر باشە خات و باخان هاوڵاتی بۆی تووشی ئەم کێشە و گیر و گرفتانە نەبێ لەگەڵ مۆزەفاوە باشە ئەتیکێتی چۆن بە کاتی سەردانی کردنی فەرمانگەکان بێگومان سەبرگرتن لە سەرخۆی زۆر ینی گرنگە کاتێک کە تۆ چی بۆ لێ ئەو مۆزەفە تەنها تۆنی سەردانی ئەو مۆزەفاکەی تۆنی کە سەردانی ئەوەکەی چەندین کەسی تر هاتووە هەمان ڕێنمایی کە یاوێتی بە تۆ ئەیاتەوە بۆ ئەوانەی دیکەی تریش ئەوانیش نەیانزانیوە ئەیاتەوە بەوانی تر کەواتە ئەبێ زۆر لەسەر خۆ بێ هەوڵ بدات ئارام بگرێت هەم لە سەرگرتنە هەم لەو وەرگرتنی زانیارەکانە بۆی ئەو ئیشەی کە ئەوێ بە تەواوەتی مۆزەفی بەرامبەر بە تەواوەتی پێی بدات ئەندێکات کە پەلە ئەکات مۆزەفی بەرامبەر نازانێت چی پێوتوە وا ئەکات کە ئیشەکەی دوا بکەوێت ینی مۆرێکی فەرمانگەی نەکردو ئەڕواتەوە بۆ ماڵەوە دوای ڕۆژێکی ترێتەوە ئەڵێ بۆچی پێتان نەوتم ئەمە لە ئەنجامی چیەوە دروست بە لە ئەنجامی ئەوەی پەلەی کردووە لە بەرامبەر تێنەگەیشتووە زۆر باشە بابێ لەسەر و بابەتی کە بۆ نمونە لە نێو فەرمانگەیەکە من ئەگەر کارەکانم بەڕێ نەکرا وەکو پێویست و سوور بزانم لەم فەرمانگەی من ئیشەکانم بەڕێکرێ بەڵام بۆم ناکەن ئیشەکەم بۆ ناکەن یاخود ناخۆشیێک گرۆدا بۆ نونە لە نێوان ئەو هاوڵاتی کە سەردانی کورد یاخود ئەو فەرمانبەرانە ڕێکارە یاسایەکان چی من ئەگەر پەنابەرمە بەر یاسا بۆی کە ئەو حەقی خۆم یاخود ئەو مامەڵەی ئیداری کە هەمە لە نێو فەرمانگەدا بۆم جێبەجێ بکرێت من ئاماژەشم پێویستە ئەو هاوڵاتیە لەسەر خۆ بەجارە تەعامل بکات
هەوڵ بدات لەگەڵ مۆزەفەکە ینی بتوانانی ئیشەکەی ڕایکە ئەگەر هات و ڕای نەکرا و کاتە هەر بەشێک و بەرپرسێکی خۆی هەیە بەشەکە بەڕێەوە لە بەشەکەش نەکرات و ئەندرێ سەردانی بەڕێبەرە بەڕێزەکان کار لەوا باشە خێرا پەنابەر نەباتە بەریاسە ئەمانە زۆ گرنگن نانە تعامل لەگەڵ مۆزەفەکانە کە هەمویان کەسانی زۆر باشن چونکە من بەردەوام سەردانیانەکەم بۆیە کە تۆ ڕاستە من تۆ لێک ڕۆژۆ یەکتری ناناسین من بەردەوام ئەو مۆزەفانە ئەبینم بۆیە دان بەوەیانم کە هەمویان بەگشتی مۆزەفانێکی زۆر باشن کارمەندانی زۆر باشن و ئیشی باشیژەکەن یەکەم جارە بە تعامل بکە لەگەڵ مۆزەفەکە زۆر لەسەر خۆ چونکە گوتم یەکەم کەس نییە کە سەردانی کردووە هەمان ڕێنمایەکانی پیاوە بێت هەوڵ بدا لەگەڵ مۆزەفەکە ینی حلی بکات بەشکم تێبگاری ئەگەر مۆزەفەکە لی تێنەگەیشت کاتە هەموو بەشێک بەرپرسێکی خۆی هەیە سەردانی بەرپرسەکەیەکە پاشان بۆ ڕێوبەرەکە زۆربەی ئاگام لێ بۆ بەڕێوبەرەکە ئەنی هەوڵی یاوە چارەسەریکە لەگەڵ بەرپرسەکە لەگەڵ مۆزەفەکە هەمویان بێکەوە هەڵیان ناوە کێشەکە چارەسەر بکرێت و بەگشتی هەوڵ نایە کێشەکان گەورە بکرێت زۆر باشانی بۆ نەگەر من گیرگرفتێکم هەبوو لەگەڵ مۆزەفێکا بچمە لای ئەو بەڕێبەرەکە جوابی نەدامەوە یاخود گیرگرفتەکەم بۆ چارەسەر نەکرا و کاتە لە ڕێگەی یاسا هیچ ڕێکارێکتر هەیە بیگیرمە بەر بۆ ئەوەی کە مامەڵێمانگەیەک و فەرمانگەیەکی بەرزتری هەیە بەس بەگشتی ئەوانەی من ئاگادارم لەناو فەرمانگەکانە هەوڵ دەدرێت چارەسەر بکرێت و کەمترین کات دەچێتە دەرەوە چارەسەرەکرێت زۆر جار ئەگەر بابەتەکە بابەتی پێدانی پارە یاخود لەو بابەتی دارایی ئەوانە بوو من زانیم کە گەندەڵین بەرامبەرەکرێ لێرەش ئەمەش ڕێکاری یاسایی هەیە بۆ نونە لە نێو فەرمانەکاندا تا تەنانەت تا بەڕێوەبەریش شتەکەم بۆ جێبەجێ نەکرابێ بچمە دادگا شکات بکەم یاخود پارێزەری بگرم بۆ بابەتەیە لە هەردوو حاڵەتەکەیا بێت بەس وەکوتم سەرەتا بە هەڵ بە کێشەکانی چارەسەر بکرێت ئەگە هەر نەکراو کاتە پنا بۆ کەسانی بەرزترە بات پلە بەرزترە بات و یاخود دادگاکانە بات بە تەکیدی بەس ئەبێت بێگومانم کەسە باڵگەی پێ بێت تۆن ناتوانانی لە خۆ بڵیت غەدری داراییم لێکرێت یاخود خەدرێکی ترم لێکرێت بێگومان تۆ بەڵگەت پێ بێن لە ناو فەرمانگەکان بۆ حلەکرێت بێگومان بۆ بابەتەکانی دیکەش حتمەن بەڵگە گرنگە بەڵگە گرنگە لە ناو فەرمانگەکە خۆیان بۆ حلەکە زۆر باشە خاتو باخان زۆر کاتێ وەکو هاوڵاتی پێویستمان بۆە بچین سەردانی فەرمانگە بکەین بۆی مامەڵەیەک ڕای بکەین بەڵام لەبەر مەشغەڵەتی ژیان بێ یاخود لەبەر تەمەڵی بێ ناچین بەدەم ئەو مامەڵەیەوە مە تا چەندێک کاریگەریە بێ بۆ ئیشکارەکانی تری ئەو هاوڵاتیە وایە لە لەو دواکەوتنیان لە ئیشێک و بۆ ئیشێکی تر جیاوازە هەندێک کات کێشە دروست ناکات هەندێک کاتیش کێشە دروست دەکات بۆ نمونە کەسێک خانوویەکی چۆڵی هەیە ناچێت کەشفی چۆڵی بۆ بکات لەم کاتەیە قانونیان خانی چۆڵ بە کرێ ئەنووسرێت واتە کەس کرێکی هەبێت و ئەبێ زەڕی بەبدات من زۆربەی کات کە بینیومە هاتوون سەردانی فەرمانگەکانیان کردووە ئەو بەناحەقی بینیوە بەس ئەو کەم تەرخەمی خۆی بۆ سەردانی فەرمانگەکەی نەکردووە کە تاوەکو کەشفی بۆ بکات و زەڕیبی بۆ دەرنەکرێت چونکە فەرمانگەکە دڵنیان نییە لەوەی کە کرێکی هەبوو یاخود نەیبووە پێویستە بۆ ئەوی دڵنیای فەرمانگەکە بکەیتەوە کەشفی خۆت دەبکەیت و بڵێ خانۆکەم چۆڵە و تاوەکو ئەشکال دروست نەبێت بەس لە هەندێک معاملەی ئاسایی دیکەی تر کێشە دروست نابێت کەواتە ئینسان پێویستە لەسەر کەم تەرخەمیکردن باجیش بدە وای بەتاکید پێویستە یەکێکی تر لەو شتانی کە زۆر شارەزای ئەفو شارەزایش زۆر مهمە ینی شارەزایت لە قانونە هەبێت و لەو ئیشەی کە خۆت ئەتەوێت بپرسیت بۆ ئیشەکە دوانەکەوێت بزانیت ئەو ئیشەی تۆ کە دوا بکەوێت لە ئەنجامە دەرەنجامە چی ڕۆیە جوانە یەکێکتر لەو گیرگرفتانەی کە زۆر بەرچاوانەکەوێت ئەوەیە کە کچ کوڕێک زەواجیان کردووە چۆنێتە ماڵی خۆیان بەڵام ڕێکارەکانی تەواوکردنی دەرهێنانی گرێبەستی هاوسەرگیریان بە تەواوەتی جێبەجێ نەکردو نەگەشتنەوە کۆتایی خانە جیاب بکەنەوە ئەمانە ئەو کاتێک کە منداڵێک دێتە ژیانیانەوە بە ئەکەونە پەلەپەل و سەردانی محکەمەکەن و سەردانی دائیرەکانەکەن و بەس ئەگەر لە کاتی خۆیان بکرێ ئەم شتە لەوانەیە تووشی ئەو حاڵەتە پەلەپەلەشی تێ ناکەوێت کێشەشیان بۆ دروست نابێت لەسەر خۆکارەکانیان ئەنجامێن ئەو کاتە لەوانەیە بتوانێت زۆر بە ئاسایی ئەو شانم تێپەڕێن بەس دوایی کە هەموو ئەشکالی بۆ دروست بۆ کێشەی بۆ دروست بە بێگومان ئیشەکان کەڵەکە لەسەری و بێت کاتێکی زۆرتریشی بۆ تەرخام بکات یەکێک لەو با بڵێن هەرجێتە زمنی فەرمانگەەوە نەخۆشخانەکانە زۆر جار هاوڵاتی بەشێک لە نەخۆشخانەکان ینی هاوڵاتێکی زۆر گلەی گازندیان هەیە لە نەخۆشخانەکان لە پزیشکان کە بە شازێکی باش بڵێ مامەڵێ لەگەڵدانەکەن یاخود ئیهمالی بکەن ئەڵێم هەمووی بەڵام هەندێک جار ئەمە ڕوئەیە و بینیشمانە و باش خراپە بێگومان
لە ڕووی یاسای و ئەمەیان چۆنی مامەڵی لەگەڵدا دەکرێت چۆن من بمەوێت پزیشکێک دڵنیا بمەوە بە بەڵگەم پێ بێت کە بۆتە هۆی زیاتر نەخۆشخستنی ئەو نەخۆشەمان یاخود بۆتە باعیسیەوەی کەم نەخۆشە گیان لە دەست بات بۆ نمونە ئەمەژە ڕێکاری یاسایی هەیە دەتوانێت لە ڕێگەی یاسایەوە حەقوق و مافی خۆی وەربگرێتەوە بێگومان بەس من ئەوەندەی لە ناو فەرمانگەکان ئیشم کردووە ئەو تایبەتمەندی ئەو بوارم نییە بردنەکەمانی قسە بکەم لەسەر ئەو بوارە زۆر باشە ئاتەن لە کاتی دروستبوونی ئەو جۆرە لە ئیهمالی لە هەموو حاڵتێکە تاوانە جەریمە تشکیلەکە بەڵام لەو حاڵتەژاکو و خاتوباخان ئاماژەی بێکرد ئەسڵ وایە کە بچیتە لای بەڕێوەبەری نەخۆشخانەکە ئەگەر نەبوو ئەتوانی پەنابەریتە بەر دادگا و لە دوای ئەوە لیژنە پێکەهێنرێ بۆ تەحقیقکردن لە بابەتەکە و ئەگەنە نەتیجە ئەو کاتە بە پێی بەڵگەکان خاتوباخان ئێمە خەریکاگەینە کۆتایی بەرنامەکە بەس پێم خۆشە جەنابەت وەکو پارێزەرێک و یاساییە کە زۆرترین ئیش و کاروبارەکانە لە ناو فەرمانگەکانایە نسیحەتی خۆت یاخود ئامۆژگاری و پێشنیاری خۆت بۆ هاوڵاتیان بخەیتە ڕوو بۆ ئەوەی کە کاتێک سەردانی فەرمانگەکانەکەن تووشی کێشە و گرفت نەبن و مامەڵەکانیان بە ئاسانی بە زووی بەڕێوە بچن. لە هەموو کوی گشتی ئەو قسانێکە کردومە دیسان و دووبارەیەکەمەوە کاتێککە هاوڵاتێک سەردانی فەرمانگەکانەکە پێویستە زۆر لەسەرخۆ بێت بە سەرخۆی ینی بۆ تەواوی کارەکان گرنگە کە ئەتوانرێت ئیشەکانی زۆر بەباشی بڕوات ئیشەکانی دووبارە نەبێتەوە تێگەیشتن لە کەسانی بەرامبەر تۆ بتەوێت نەتێ ئەم فەرمانگەیە کۆمەڵە کەسی زۆر جیاوازی لێیە تەبیعەتی جیاوازی لێیە ناتوانرێت هەموو ئەو شتانە جێبەجێ بکرێت کە خۆت ئەتەوێت کەواتە بێت تەعامل بکەی لەگەڵ هەموو کەسە جیاوازەکانە لەسەر خۆی لە تەواوەتی ئەو شتێکی ئەتەوێت بە بەرامبەری بگەینی تاوەکو بە تەواوەتی بتان ئەو بتوانانی ئیشەکانت بۆ بکات لە هەموو لە خاڵی پشکنینەوە تاوەکو کۆتایی ئەتوانن یارمەتی و بدەن بە تەواوەتی ئەو شتێکی ئەوێت بزانێت چی ئەوێت لە فەرمانگەکە خۆی یەکلایی بکاتەوە هەندێک هاوڵاتی سەردانی فەرمانگەکانەکان نازانێت بە تەواوەتی ئیشەکەی چی ئەوێت ئیشەکەی بە تەواوەتی دیاری بکات بە تەواوەتی بگێنێ بە کارمەندی بەرامبەری و ئەوش بە تەواوەتی شەکانی بۆ ئەنجام بدات. دەسەکانە خۆش بێ زۆر سپاس خاتوباخان بەکرد پارێزە سپاس کە ئەم دەرفەتت بێوەخشی سپاس بۆ مادوو بوون ئامادە بوون لێرە وەڵا عەزیزان هاوکارانمان لە قەزای سۆران ڤیتێکیان بۆ ئامادەکردوون دەربارەی بەرزڕاگرتنی یادی مەولود لە خزمەتتانە بین فەرموو. خدا لو ذكر فكرا قد نكا غافر زبان دور حتى غنست نصوص زبان باغ بستانا لقى المحزي خيالي ئەوەندەی بزانم هەر کەسێک بە تەمای بەهەشت بێ بە تەمای ڕەزامەندی خوا بێ بە دوای پێغەمبەر نەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام گومڕا دەبێ و بە ئەبەدی لە ناو ئاگری دۆزەخدا دەمێنێتەوە. دووبارەی دەکەمەوە قسەم هەر کەسێک لە هەر پلە و پایەک بێ لە هەر مەرتەبەیەک بێ هەر ناو نیشانێکی هەبێ شانازی بە پێغەمبەرهاتی پێغەمبەرەوە نەکا عەلەیهی سەڵات وسەلام و بە دوای ڕێبازی پێغەمبەر نەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام بە موسڵمان لە قەڵەم نادرێت و چاوی بە بەهەشت ناکەوێ. فەلا وەڕەبیکە لا یؤمینون سوێن بە پەروەردگارت ئیمانیان نییە. چێ ئەو سوێن دەدەخوا؟ خوای پەروەردگارە تەبارەک وتەعالە. حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. نەک هەر بە دوایی بکەون دەبێ ئەو شەریعەتەی کە ئەویش ناردوویەتی پەیڕەویکەن و بە دوای کەون و بیکەنە یاسا لە نێوان خۆتاندا تەحاکومی بۆ بکەن. ئەو جا خۆشەویستانی خۆ ئێمە دەبێت سوزدەی شکر ببین کە ئەو پێغەمبەرەمان ناسیوە عەلەیهی سەڵات وسەلام. دەبێت سوزدەی شکر ببین کە ئەو پێغەمبەرەمان ناسیوە. تخوا ئەو پرسیارە لە خۆم و لە ئێوەش دەکەم
ئەگەر ئێستا ئێمە بە دوای ئەو پێغەمبەرە نەکەوتبانی لەگەڵ چێدا دەبووین ئەگەر ئێمە خزمەتکاری ئەو پێغەمبەرە نەباینە عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا خزمەتکاری چ تاغوت و زاڵم و ستەمکارێک دەبووین ئەگەر ئێستا ئێمە لەسەر شەریعەتی ئەو پێغەمبەرە نەباینێ بە پیا و بە ژنمان تەپڵ و زوڕنا و مۆسیقەمان بۆ چێ لێ دەدا بە بەژن و باڵای چێمان هەڵدەگۆ لەبەرەوە دەبێت ستایشی خوا بکەین سوپاسی خوا بکەین الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله هزار سوپاس و ستایش بۆ تۆ خوایە کە هیدایەتت داوین کەمەت خستوونی سەر ڕاستەرێگای ئیسلام لەبەرەوە گەورەترین نیعمەت خوا لەگەڵی کردوین چییە إنا أرسلناك أي محمد عليه الصلاة والسلام ئێمە ئەتۆمان ڕەوانە کردووی کەواتە برایانی خۆشەویستم خوشکانی ئازیزم پێغەمبەر عليه الصلاة والسلام هەر شتێکی پێی گوتوین لە تەرەف خواوەیە هەر شتێکی پێی گوتین خوا پێی فەرمووە پێمان بڵێتن ئافرین بۆ ئەو کەسای تەوبەی کرد و گەڕاوە لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه سلام الله محمد رسول الله عليه سلام دووبارە سڵاتانە بێت ئارزان و خۆشەویستان خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا چەندین شوێنەواری زۆر جوانمان هەیە کە مێژوەکەیان بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە کە ئەمەش سەرمێنەری ئەوەیە کە ئەم وڵاتە ئەم نیشتیمانە سەردەمانێکی زوو تێیدا ژیان بەڕێکراوە بەڵگەیەکی زۆ باشە کە وەکو زۆرێک لە وڵاتانی دیکە کە ئێمەش لەم سەرزەویەدا بوونمان هەبوو و کوردەکان ژیانیان بەڕێکردو لەم وڵاتەدا بەڵام لەوەی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چی بکەین بۆ پارێزگاریکردن بۆ مانەوەی ئەو شوێنەوار و کەلەپورەی کە هەمانە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئاودێر لوقمان شوێنەوارناس کە لە سەی سادقەوە لەگەڵمانە هەڵبەتە قەزای سەی سادقیش ناوبانگی هەیە بەوەی کە کۆمەڵەیەک شوێنەواری زۆر باش و دێرینی هەیە کاک ئاودێر گیان سڵاوی خوا لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە لەگەڵمانەوەیت سڵاو لە ئەوەی زۆر سپاس بەیانیتان باش بەیانی هەموو بینەرانی پێیان باش زۆر سپاس دەکەین کاک ئاودێر ئەگەر ئاماژەی بکەین بە شوێنەوارەکان لە هەرێمی کوردستاندا تا چەند بایەخ دراوە بە شوێنەوارەکان و هەمیشە و بەردەوام هەوڵی پاراستنیان دراوە بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستیەکەی شوێنەوارێکی زۆرمان هەیە ئەتوانین بڵێن لە ناوچەکانی دەوروبەرمان زۆر زیاترە ئەوەی گرنگی بێ و پێی درابێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ڕێژەیەکی زۆر کەم و ڕێژێکی ئەوتۆ بە پێی پێویست نییە لەبەر ئەوەی ئێمە ئەزانین و ئەوەی ئێمە ئەبینین دەوڵەتانی ئەوروپی زیاتر گرنگی بە شوێنەوارەکانی ئێمە ئەدەن ئەوە هەر لە ئەمساڵدا نزیکەی 6 بۆ 7 تیم لە هەرێمی کوردستاندا هی دەوڵەتانی کەنەدا هی بەریتانیا هی ئەڵمانیا هی فەڕەنسا لەم سنوورەی ئێمە ئیشەکەن ئەوەیشی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ هیچ گرنگیکی وای نییە ئێمە ئێستا لە قەزای سەی سادق شوێنەوارێکی زۆرمان هەیە کە بەناوبانگە بە گرد و تەپۆڵکە و شوێنەوارەکانی لە ماوەی ئەم چەند ساڵەدا زیاتر لە 3-4 تیم لەم سنوورەی ئێمەدا هەڵکۆڵین و کنە و پشکنینیان کردووە ئەو پارچانەشی لەم سنوورەی ئێمە دەگرێتەوە ئەبێ بە شارەکانی تر لەوێش زۆرجا هەر پێشکەش ناکرێت ڕاپۆرتەکان بڵاو ناکرێتەوە ئەوەی سەمە لە شوێنەوارێکین لە قەزای سەی سادق هەڵکۆڵینی تیا کراوە لەلایەن تیمێکی ئەڵمانیەوە شوێنەکان ئێستا هەڵکۆڵیەوە پڕیان کردەوە وێران بوو چاودۆرەکەی ڕۆژ بە ڕۆژ لەلایەن ئەو جوتیارانەی کە لە سنوورەکەدان و لەلایەن هاوڵاتیانی گوندەکەەوە دەستکاری ئەکرێت شوێنەوارەکە تێکرد بۆچی بە شێواز لە شێوازەکان پارێزگاری ناکرێت لەو شوێنەوارانە کە خۆت ئاماژەت پێکرد لە پشتی ئەوە
شوێنەوارێکی زۆر دێرین و گرنگە ینی بۆچی هەوڵێک نەدراوە کە لەلایەنی ئەمنیە بپارێزێت تاوەکو کەسانی دیکە یعنی ئەمە شتێکی زۆر بەبایەخە شتێکی زۆر گرنگە ئەگەر لە وڵاتان بووە ینی لەوانەیە چەندین هێزی ئەمنیان بۆ دیارێکە تاوەکو پارێزگای لەو شوێنە بکەن بەڵام بۆ ئەوە بە احتیمام سێری ئەو شتانە ئاکرێت. زۆر ڕاستە ئێمە سەوتمان ئەم گردەی لە پشتی ئێمەوە دیارە تیمێکی ئەڵمانی لە ئەڵمانیاوە هاتووە لێرە کنەوتشکنینی کردووە شوێنەکان ئەڵقۆڵیۆ و راپۆرتی خۆیان لەسەری بڵاو کردوێتەوە بەڵام وەکو حکوومەتی خۆمان هیچ گرنگیەکی پێ نەداوە یعنی سنووری گردەکەی دیاری نەکردووە کە بیپارێزێت ئەوەش بۆ کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانە گەڕێتەوە بێتن. باشە کاگاودێر بۆچی ئەڵمانیا لە وڵاتی خۆیەوە ئامادەیە ستاف بنێرێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە کنەپشتنین بۆ شوێنەوارێک کە بۆچی لای خۆمان ئەو گرنگی پێنادرا خود ئەڵمانیا خود ئەو وڵاتانی دەرەوە هۆکاری ئەم گرنگی پێدانیان بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەوەی ئێمە ئەزانین ئەڵمانیا و دەوڵەتانی ئەوروپی مێژوویەکی ئێمەیان نییە ئەوەشی لە مۆزەخانەکانی ئەوروپایەوەکو لۆڤەری فەڕەنسا و ئەبەرینی بەریتانیا کە دوو مۆزەخانەی بەناوبانگ و گرنگن پارچەکانی لە 70 بۆ 60 هەمووی هی عێراق و ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتە ئەوانیان لێرە کنەوتشتنی نەکەن مەصرفێکی زۆر ئەکەن خوێندکارانی خۆیان ئەنێرن لێرە لێکۆڵینەوە ئەکەن ئەی بەنەوە بۆ وڵاتی خۆیان چونکە شوێنەوار و مێژوو گرنگی لای ئەوان هەیە چونکە ئێمە هیچ گرنگێکی پێ نایە. ئاماژەت بەو شوێنەوارە کرد کە لە سەی سادقا هەیە و ئەو تیمە هاتوون لێکۆڵینەوەی لەسەر دەکەن ئەگەر کۆمەڵێک زانیاریمان بیتێ لەسەر ئەو شوێنەوارە مێژۆکەی بۆکەی دەگەڕێتەوە چییە ئەو لەو شوێنەوارەدا هەیە؟ ئەمە گردی قلەرخە ئێستا لە پشتی ئێمەوەیە ئەم گردە ئەو لێکۆڵینەوانەی کە تیمەکە بڵاویان کردەوە چەندین مۆر و پەرزگا و قەبرستانی کۆن و شتی زۆر گرنگیان لێرە دۆزیوەتەوە مێژۆکەی بۆ زیاتر لە 4000 ساڵ ئەگەڕێتەوە و سەردەمانی دواتریشی تیا بۆ وەکو سەردەمانی ئیسلامی و سەردەمانی ساسانی. زۆر باش کاگاودێر ئاسیەوەت کە تیمێکی ئەڵمانی هاتۆتە ئێرە ئایا خۆمان لە هەرێمی کوردستانە هیچ تیمێکمان نییە کە پسپۆرێکیان لە بواری کنەپشکنینی شوێنەوارەکانە بێ؟ ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی زیاتر لە 4 مۆزەخانەی حکومین ئەوەی کە خۆمان تیممان هەبێ و گەڕان بکەن و پشکنین بکەن نەخێر هیچ شتێکی وامان نییە بە پێویست ئەوەی کە هەیە دەوڵەتانی وەکو بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و هەنگاریا و کەنەدا و ئەمانەیەن لێرە هەڵکۆڵی نەکەن بەڵام چاودێران ئەمان مۆزەخانەکانی خۆمان چاودێران ئەنێرن لەگەڵ ئەوانە تەنها ئەوە ئەکەن کە ئەوان ئەیدۆزنەوە لێکۆڵینەوەکە ئەبەنەوە ئەو شتانێک کە دۆزنەوە لە مۆزەخانەکانی خۆمانە زۆر جار پێشکەشێک کرد. زۆر چاکە. کاگا دەرێمە لە هەرێمی کوردستانە چەند بەشێکمان هەیە لە زانکۆکانە تایبەتن بە شوێنەوار و دەشتوێکی زۆریان هەیە و ئەوەش کە لە ئێمە دیارە چەند ساڵێکی زۆرە دامەزراندن وەستاوە ئەم دەرچوانە ناتوان لە شوێنێکدا بمەزرێنەوە چ لە بەڕێوەبەرایەتیەکانە بەیان لە مۆزەخانەکانە بکە تایبەتمەندیان ئیختساسەکانی خۆیانە بۆچی ئەم دەرچوانە یاخود بۆچی ئێوە هەڵناسن بە دروستکردنی کۆمەڵەیەک ڕێکخراوێک سندیکایەک و مۆڵەت وەربگرن و خۆتان دەست بکەن بە ئیش و کار یاخود گەڕان و پشکنین بۆ ئەو شوێنەوارانی کە لە هەرێمی کوردستانە هەن؟ زۆر ڕاستە ئێمە لە زانکۆی هەولێر و زانکۆی سلێمانی دوو بەشمانەی تایبەت بە خوێندکارانی شوێنەوار هەموو ساڵە لەم دوو بەشە بەلایەنی کەمەوە 60 بۆ 70 تەلەبە تەخەڕوجەکات و بە پسپۆڕایەتی شوێنەوار هەڵەگرن بەڵام لەم 60 بۆ 70 کەسە هەموو ساڵەکە 1 نەفەر 2 نەفەر تا 3 نەفەردا نامەزرێن لەوەش زۆر من هاوڕێ خۆم تەخەڕوجی کردووە ڕۆشتووە بۆ لەگەڵ تیمەکانە ئیشکە و توێتی من بەخۆبەخش ئیشەکەم وەریان نەگرتووە ئیتر ئەمان هیچ دامەزراندنێک لە بەشی شوێنەواران ناکەن ئەوەی شۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان و لایەنەکانی شوێنەوار کە هیچ هەوڵێکی بۆ نهێن.
لەو زمینی و بابەتەیە زۆرێک لە قوتابیان لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایندا ئەم بەشە پڕ ناکەنەوە هەڵبەتە ئەمەش هەر حکوومەت وای کردووە کە ئەم بەشە احتیمامی پێ نەدرێت کاتێ دەبینێ قوتابیە تەواوی دەکات ئەو بەشە تەواو دەکات هیچ هەلێکی کاری دەست ناکەوێت تا چەند گرنگە حکوومەت دەرفەت بۆ ئەوانە بڕەخسێنێت تاوەکو زیاتر قوتابیانی دیکە ڕووبکەنەم بەشەوە ئەمە بەشێکی زۆ گرنگە هێشتنەوەی مێژوو کە لە پووری ئەم نیشتیمانەیە. زۆر ڕاستە بێگومان ئێمە کە سەرەتا ئەم بەشە لە زێمانی کرایەوە یەکەم ساڵ 50 تەلەبەی هەبوو دووەم ساڵ نزیکەی 45 تەلەبە هەبوو کە لە 2007ەوە لە زانکۆی سلێمانی ئەم بەشە تەخەڕوجمان هەیە بەڵام لەو تا ئێستا نزیکەی 300 بۆ 400 نەفەر تەخەڕوجی کردووە بەڵام لەو 300 بۆ 4 نەفەرە هەمی 5 کەس بۆ 6 کەس تاوەکو 10 کەسیدا نەمەزراوە ئەمە شۆکارەکەی ئەوەیە کە بەڕێوەبەرایەتیەکانی شوێنەوار لایەنە پەیوەندیدارەکە هیچ گرنگیەکی پێ نایەن خۆی شوێنەوار ڕاستی ئەبۆیە بکرایە بە پرۆسەیەکی گرنگ هەر لە قوتابخانەوە مامۆسای بۆ دانرایە تەلەبەکانیان فێر کردایە تا ئەوەسێ خەڵکی ئێمە هۆشیارێکی شوێنەواری نییە یعنی ئەچێتە شوێنێ هەر خەیاڵی لای ئەوەیە گردەکە هەڵکۆڵێت و شتێک بدۆزێتەوە تاوەکو شتێ پارەی دەستکەوێت خەلایەتی ئەوە نییە ئەم گردە چۆنە مێژووی باو باپیرانی ئەم نەتەوە ئەسەلمێنێ چی تایە چ گرنگیەکی هەیە ئەوە کێشەکەمان ئێمە ئەوەیە. زۆر باشە کاگاودێر لە وڵاتان و لای خۆشمان مامەڵەکردن بە شوێنەوارەکانەوە کارێکی مەترسیدارە و تاوانە و هەروەها لە وڵاتە پێشکەوتوەکانەوانەی کە سەرچاوی داراییان نییە وەکو نەوت و بابەتەکان زایەکان کە لە ژێرزەویدا هەن شوێنەوار وەکو سەرچاوەیەکی دارایی لە ناو کەرتی گەشت و گوزارە دانراوە بۆچی لە هەرێمی کوردستانە ئێمەش چەرمۆمان هەیە یاخود قەڵای هەولێرمان هەیە یاخود کۆمەڵێک شوێنی ترمان هەیە لە خورماڵ مزگەوتی گەورەی خورماڵمان هەیە بۆچی ئەمانە ناکرێن بە شارێکی گەشتیاری و ساڵانە خەڵکی لە وڵاتانی ترەوە بێت سەردانی بکات و حکوومەتیش ئیستفادەی ئابووریان لێ بکە. شوێنەوارەکانی ئێمە ڕاستیەکەی ئەتوانێت لە گەشت و گوزارە جێگایەکی زۆر تایبەتی بۆ تەرخان بکرێت چونکە هەنێ شوێنمان بەڕاستی ئێمە هەم مێژوەکەی کۆنا هەم شوێنەکەی خۆشە ئەتوانرا بۆ لایەنی گەشت و گوزار بە شێوەیەکی زۆر باش بەکار بهێنرێ و گەشتارێکی زۆر ڕووی تێ بکە کێشەی ئێمە ئەوەیە شوێنەوارەکانمان وێران ئەکەن کەس خەمی ناخواب و گەشت و گوزار چەند ساڵێک پێش ئیسە هەندێک لە تەلەبەکانی ئێمەیان ئەبرد وەکو چاودێر و ئەوەی کە کۆمەڵی گەشتیاری ئەنەهێنا ئەما قسە بۆ بکەن و ڕێنمایان پێ بدەن و زانیاریان پێ بدەن لەسەر شوێنەوارەکان بەڵام ئێستا ئەوەش نەماوە. زۆر باشە کاگاودێر باست لەوە کرد لەوانی کەسانێکە بن چەندین کاتژمێر خەریکی هەڵکردنی چاڵێک شوێنێک گونبووی کە ئاساوارێکیان دەست بکە یاخود شوێنەوارێکیان دەست بکەوێت باشە تا چەند گرنگە هاوڵاتیان خەڵکیش خۆی درک بەوە بکات کە ئەمە مڵکی ئەم میلەتەیە مڵکی ئەم نیشتیمانەیە پارێزگاریکردنی ئەرکێکی ئەخلاقی و ئەرکێکی ئاینیە نەک تۆ بێ ئەم بۆ نە شوێنەوارە ببیت و یاخود بیفرۆشیت بە وڵاتێکی دیکە و بۆی کە بڕەپارەی دەست بکەوێت هەرچەندە لەلایەکی دیکەوە بارودۆخی دارایی و ئابوورەکەی ئەم وڵاتەوەی کردو لەوانەیە کەسانێکە بن پەنابەرنەبەر ئەمە بەڵام لە هەموو حاڵەتێکدا تا چەند گرنگە کە هاوڵاتیان ئاگاداری ئەمە بن کەمە شتێکی ناخلاقی و دووریشە لە بەهای هەموو مرۆڤایەتێک کە بیت شوێنەوار و کەلەپوری خۆت بە شاز لە شازەکان گەرنایی بنێم زیکردن لەوانەیە هەڵە نەبێت. ڕاست بێگومان وایە خەڵکی ئێمە ڕاستەکەی وەکوتم هۆشیاری شوێنەواری کەمە لە گرنگی مێژوو ئەوە نازانێ ئەم شوێنەوارانە مێژووی ئێمە ڕاستی مێژوویەکی وامانی ئەوەی کە هەمانە و پارێزراوە لە ناو ئەم شوێنەوارانەیە ئەوەیشی ئەمە لە ناو کچێ مێژوو کرد بە تەواوەتی لە ناوەچێ بۆیە خەڵک پێویستە تێبگەێنرێت لەوە تێبگا کە پاراستنی ئەم شوێنەوارانە پاراستنی مێژووی باو باپیری خۆیەتی وە گرنگیەکی زۆر گرنگی هەیە بۆ سەلماندنی ئەم میلەتە لە ڕۆژدا ئەمە ئێستا چەند ناوچەیەکمانەیە لە کەرکووک و خواری و کەرکووکەوە هەمووی ڕۆژ شوێنەوارەکانی لە ناوچوون هەمووی کێڵەدا کرا بە شت و کاڵی یان ئەوەی کە لە ناو شارەکانە بوو هەمووی کرا بە عیمارە و پارکی سیارە و خانوو ئەمە هەمووی لە ناوچوو مێژووی نەتەوەکە لە ناوچوو چونکە ئێمە بۆ دوا ڕۆژ ئەگەر پێویست
بە مێژوو بێبمانەوەی بیسەلمێنین پێویستمان بەمانە ئەگەر ئەمانە لەناو بچێ ئێمە هیچمان بەدەستەوە نامێنین ئەوەی لە دەشتەکانە هەیە ئەو شوێنەوارانەی لە دەشتەکانە هەیە لە نزیکی لادیەکانە هەیە زۆربەی ئەکێڵدرە یان ئەکرێ بە زەوی کشتتوکاڵی یان ئەکرێ بە باخ ئەوەشی لە شارەکانە هەیە ئەکرێ بە گەراجی سیارە و ئەکرێ بە قیمارە و ئەکرێ بە خانوو یعنی شوێنەوار هیچ گرنگیەکی پێ نادەن ئێمە ئەگەر ئەم شتانە لە دەست بدەین بێگومان مێژووی خۆمان و بابا پیرانوان و هەموو نەتەوەکەمان بە یەکجاری لە ناوەچێت ئەوەشی هەیە بە ڕای من ئەگەر پارێزگاری لێ نەکری ئەوەی کە ئەم ڕێژەکەمەی ماومانە ئەگەر ئەمە لە ناو بچێت لە چەند ساڵی داهاتوودا بێگومان شتێکی هیچمان نامێنێت زۆر باشە کاگاودێر سەبارەت بەش ئەو شوێنەوارانەی کە لە سەید سادق هەن لایەنی پەیوەندیدار چ ڕێکارێکی گرتوۆتە بەر بۆ پارێزگاری لێکردنیان لایەنی پەیوەندیدار بەڕاستی نەکرد لە سەید سادق لە هەموو کوردستان زۆر کەم تەرخە من لە پاراستنی شوێنەوارەکان ئەمەش بێگومان بۆ ئەو بودجەکەمەی کە بۆ پاراستنی شوێنەوار و بۆ دامودەستگا شوێنەوارەکان دەخەن کراوە ئەگەڕێتەوە چونکە بەڕێوەبەرایەتیەک سێمەوە ناتوانێت ئەم ڕێژە شوێنەوارە زۆرەی کە لە سنووری سەید سادق و قەڵەبجە و خورماڵ و ئەمانە هەیە بیپارێزێ بەڕێوەبەرایەتیەک لەوێ فرای ئەم هەموو ئەوان هەر فرای ئەوە کەون مۆزەخانەکە و بەڕێوەبەرایەتەکەی خۆیان و چەند شوێنێکی خۆیان نابەڕێوە بوون ئێستا ئێمە ڕاستی ئەبوایە لە قەزای سەید سادقدا مۆزەخان نەمانە بوایە بەڕێوەبەرایەتێکی شوێنەوار هیچ نەبوایە بنکەیەکمانە بوایە کە شوێنەوارەکانی ئێمەی تا بنووسرایەتەوە مێژوەکانی تیادانرایە و تاوەکو تەلەبەیەکیش تەخەڕوجەکە بچوە بۆ بەحسی تەخەڕوجەکەی زانیاری وەرگرتایە یان بگەڕانە بەسەر قوتابخانەکانە زانیاریان بە تەلەبەکان بدایە لەسەر مێژوەکەی خۆمان ئێستا من دڵنیا تەکەمەوە لەم شارەی ئێمە پرسیار لە 100 نەفەر بکە دوو کەسی نازانێ ئەم شوێنەوارانە چین و مێژوەکەیان چی و بۆکەی ئەگەڕێتەوە زۆر باشە کاگاودێر هەموو کوردستانە نەکار ئەیرە لە هەرێمی کوردستاندا چی کراوە بۆ یاخود شوێنەوارێکمان هەیە کە لە لیستی کەلوپولی جیهانیدا تۆمار بکرێت بۆی کە شناسی ئەم نیشتیمانەش وەکو زۆرێک لە وڵاتانی دیکە کە هەموو هەوڵ و تەقەڵیان بۆ ئەوەیە کە شوێنەواری وڵاتەکەیان لەو لیستەدا کە لیستێکی شوێنەوار و کەلوپولی جیهانیە تۆمار بکرێت ساڵانی ڕابردوو بینیمان لە وڵاتی ئێران لە ناوچەکانی هەورامان و ڕۆژەڵات بەشێکی ڕۆژەڵات ناوی ئەو ناوچانە لە لیستی کەلوپولی جیهانیدا تۆمار کرا کە بێگومان هەوڵ و تەقەلایەکی زۆری دا وڵاتە تاوەکو ئەمە بکات ئەمە تا چەند گرنگە ئەنجام بدرێت و ئایا لە هەرێمی کوردستاندا هیچ شوێنێکمان هەیە؟ ڕاست ئێمە ڕاستیەکەی وەکوتم ئەوەی دەوڵەتانی ئەوروپی بڵین بە تایبەتە گرنگی بە شوێنەوارەکانی ئەمەدەن حکوومەتی خۆمان گرنگی پێ نادا ئێستا قەڵای هەولێر لە ڕێکخراوی یونسکۆ تۆمار کراوە ئەو نۆڤێنی یەکاتەوە ئەو ئەی پارێزێ هەر کێشێ ئەو پاراستوێتی و گوندی بێساسوودمانەیە کە تیمێکی بەریتانی لێکۆڵینەوەیان تیا کرد کە مێژوەکەی ئەگەڕێت سەرەتای کشتتوکاڵ لەم ناوچەیەمان بووە 2000 ساڵ پێش شەڕ جاران ئێمە ئەمان خوێن لە مەکتەباکە کۆنترین گوندی کشتتوکاڵ تای ئەوەیە مرۆڤ لە ئەشکەوتەکانەوە هاتە دەشتەکان و کشتتوکاڵی دۆزیەوە بەڵام بەم ساڵانەی دوایی تیمێکی ئەڵمانی لە گردی بێسانسوور لێکۆڵینەوەیان کرد و خۆشبەختانە ئەویان دۆزیەوە کە کوردستان زۆر لەوە کۆنترە کە ئەوەی کە تۆمار کراوە و باس کراوە 2000 ساڵ لە چەمە کۆنتریان ئێستا یەکەم گوتنە جیهاندا کشتتوکاڵی لێکرابێت و لە ڕاوشکارەوە خەڵک گواسترابێتەوە بۆ ئەوەی لە شوێنەکانی شتەجێ بێت و کشتتوکاڵ بکات لە گوندی بێساسوور بووە خۆشبەختانە یونسکۆ بڕیاری داوە کە مۆزەخانەیەکی پێش چاقی بەردین لە گوندی بێساسووردا دروست بکات و هەموو ئەو پارچە و شوێنانە و تۆمارە مێژویانەی کە لەوێ دۆزراونەتەوە لە مۆزەخانەیەکدا بیپارێزێت. زۆر باشە کاگاودێر کاتێک هاوڵاتیەک هەستەکە لە کاتی سەیرانکردنە یاخود لە کاتی کێڵانی باخەکەی خۆیان کێڵەکەی خۆیان شتێکی نامۆ ئەدۆزێتەوە بە چیا بزانێ ئەمە کە شوێنەوارێکی کۆنە و پێویستە پەیوەندی بکات بە لایەنی تایبەتمەندەوە بۆ ئەوەی کە بێنکردنە و پشکنینی تیا بکەن. بەڵێ ئەمە ئەو شوێنانەی کە هەمانە ئەو شوێنانەی کە نزیک شوێنەوارەکانیان بڵێن شوێنەوارن زۆر شتێتیایە کە تۆ ئەزانی ئەمە شوێنەوارە بە ڕێژەیەکی زۆر
پارچەی گۆزەی کۆنی تایە کە ئەمە کاتی خۆی بەکارێنێناوە بۆ ئیشکاری ڕۆژانەیان و قەبسانی کۆنی تایە گۆڕی کۆنی تایە ئێسقانی کۆنی تایە و پارچەیە کە ئەدۆزرێتەوە کۆنیەکەی خۆی هاوار ئەکات کە ئەمە کۆنە بۆیە زۆر کەسیش ڕاستەکەی لەم سنوورەوە لە ناوچەکانی ترەوە شت ئەدۆزنەوە و یان بە پارەی کەمەی فرۆشن لە بازاردا بەدەستی قاچاقچیەکانیان ئەوەیە ئەیبن لە مۆزەخانە تەسلیمی ئەکەن و پێشکەشەکرێت. زۆر باشە کاگاودێر بە شازێکی گشتی بە دەرلەوەی کە شناسی ئەم میلەتە دەهێڵێتەوە ئەم شوێنەوارانە ئەکرێت لە ڕێگەی ئەم شوێنەوارانەوە بوونی مۆزەخانەی زیاتر وا بکرێت کە کەرتی گەشتیاری بژانەوە بەخۆی بێنن و وڵات قازان شکالەوەی کە گەشتیارێکی زۆر بێت بۆ نوێ سەردانی و شوێنە گرنگ و شوێنەوارە کۆنانە بکات. بەڵێ بێگومان ئێمە توانین بەم شوێنەوارانە سەردانیکەرانی گەشتیاران لە وڵاتانی دنیاوە ڕابکێشن بۆ هەرێمی کوردستان چونکە ئەمەی لێرە هەیە زۆر دەگمەنەوە بە ڕێژەیەکی کەم لە وڵاتەکانی تر هەیە و لە وڵاتانی چوادۆرەیە چونکە هەرێمی کوردستان بڵێن کەوتۆتە بینی دوو شارستانی گەورەوە شارستانی ئێرانی کۆن و شارستانی میسۆپۆتامیا ئەمەش لەم ناوەندەدا بووە گرنگیەکی زۆری پێدراوە لەلایەن هەردوو شارستانێت. بەڵێ بێگومان ئەگەر گرنگیەکی تایبەتی پێ بدرێت بە شوێنەوارەکانمان ئەتوانرێت ساڵانە گەشتارێکی زۆر ڕابکێشێت بۆ ئەم شوێنەوارانە بۆ سەردانیکەرانی شوێنەوار بە ڕێژەیەکی زۆر بەرز بکرێتەوە کە ئەمەش زیاتر ئەبێتەوە هۆی ئەوەی کە داهاتێک هەم بۆ حکوومەت بگەڕێتەوە هەم بۆ ئەو خەڵکانێک کە لەو بوارەدا ئیشەکەن و هەم خەڵکی ناوچەکە کە گرنگیەکی زانی گرنگی مێشۆکەی خۆی و شتێک قازانجی کرد لە شوێنەوارەکە بێگومان ئەمەش ئەبێتەوەی پاراستنی و زیاتر هەوڵەدات بیپارێزێت و خۆی پارێزگاری لێ بکات. زۆر باشە کاگاودێر لە هەرێمی کوردستاندا دەزانی کە چەندین شوێنەوارناسی زۆر باشن کە بەشێکی زۆریان پلەی باڵایان هەیە لە خوێندندا. ئێوە وەکو شوێنەوارناسان چیتان پێ دەکرێت بۆی کە زیاتر هەوڵی ئەو بدەن کە شوێنەوارەکان بپارێزرێت و سەردانی لایەنە پەیوەنددارەکان بکەن بۆ یاخود ئێوە لەوانەیە لەگەڵ چەند هاوڕەیەکاندا شوێنەوارێکتان دۆزی بێتەوە یاخود بەدیتان کرد بێت ئێوە لایەنە پەیوەنددارەکان لێ ئاگادار بکەن وەروەها ئێوە بە شاز لە شازەکان هەوڵی پاراستنی شوێنەوارەکان بدەن. ڕاستە بێگومان ئەوەی کە ئێستا شەیە ئەوەی کە بڵاو ئەکرێتەوە زۆرێک لە خوێندکارانی شوێنەوار سەردانی شوێنەوارەکان ئەکەن کە ئایا زیادەڕەوەیەک سەر شوێنەوارەکە یاخود شتێک ئەدۆزنەوە یاخود ئەوەیە کە پێشنیارێک ئەکەن بۆ دەستگاکانی شوێنەوار کە ئەوان فریان ناکەون ئەمە موشە بکەن خوێندکارانی شوێنەوار خۆبەخشانە ئەمە ئەکەن و ئەوەیشی ئەو زانیاریانە بڵاو ئەکەنەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕێگەیان کارانەوە هەر گرنگیەکە ئێستا کوردستان ئەوەی کە ماوەتەوە لەسەر دەستی خوێندکارانی شوێنەوارە بێگومان ئەوان ئەتوانن بیپارێزنی هەوڵی بدەن. زۆر باشە کاگاودێر وەک کۆتا پرسیار ئێمە لە هەرێمی کوردستانە چەند مۆزەخانەیەکمانە یاستی مۆزەخانەکانی کوردستان لە چه ئاستێکان بە پێی پێوەری جیهانیەکان؟ ئێمە ڕاستی مۆزەخانەی سلێمانی ئێستا دووەم گەورەترین مۆزەخانەیە لە سلێمانی لە عێراقا بڵێن یەکەم مۆزەخانە بەغدادە دووەم سلێمانیە لە ئاستی عێراقا و مۆزەخانەی سلێمانی خۆشبەختانە کۆمەڵێک پارچەی زۆر باشی تایە و هۆڵێکی باشی هەیە کە خوێندکاران شوێنەوار و سەردانیکەران و ئەوانەی کە لە وڵاتانی کەوەیەن سەردانی ئەم مۆزەخانە. زۆر سپاس بۆ بەڕێز کاگاودێ لوقمان شوێنەوار ناسکە لە سی سادقەوە لەگەڵمانە بوو بەڵام بێگومان بەلای هەمومانەوە گەرنگەوە هەمیشە بەردام پێم خۆشە کە شوێنەواری گەلی کورد بمێنێتەوە و شوێنانی کە شوناس و ناسنامی ئەم میلەتەن هەمیشە بە هەموو لایەکمانەوە پارێزگاری لێ بکەین. بەڵای زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە.
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی محمود دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان لە چەندین شوێنی جیاواز وە لە بەشێک لە شار و شارۆچەکان بە شێوازی جیاواز هاوکاری کەم دەرامەتان و کەسانی هەژار دەکرێت. خۆشبەختانە لە بەشێک لە شار و شارۆچەکان لە نێو پارێزگاکاندا شوێنێک دابین کراوە بووی کە بە شێوازێک لە شێوازەکان هاوکاری کەم دەرامەتان هەژاران بکرێت ئەوانەی کە ناتوانن جلوبەر بکرن ئەو کەسانەی کە جلوبەرگێکی هەیە و لە خۆی زیادە یاخود دەوێت پێشکەشی کەم دەرامەتانی بکات لەو شوێنەدا دای دەنێتەوە ئەو کەسانەی کە پێویستیانەوە هەژارن و کەم دەرامەتن دەتوانێت سوود لەم جلوبەرگە وەربگرێت. خۆشبەختانە لە قەزای ڕەوانزیش دیوارێکیان دروست کردو کە بۆ ئەم بابەتە کەم دەرامەتان دەتوانێت سوود لەم بابەتە یاخود ئەو جلانە وەربگرن پێکەوە بینەری ڤیتێک دەبین لەو بارەیەوە. ئێستا ئەمە هەوڵە دەینەوەی ئەوڕۆ مەسەنە و جلوبەرگانی کەلۆمان هاتی لەلایەن خەڵکی خێرخواز لەلایەن دەستکردوڵەکان بەشێکیان لێ بکەینەوە بزانن کامیان هاوینیە کامیان زستانی ئەوانەی کە زستانیە هێڵینەوە و ئەوانەی کە هاوینی شەخەینانیە و لایلۆن و تەریسوانە دیدی هەڵەگرین لە شوێنێکی تر. دیواری مهرەبانی پرۆژەیەکی خێرخوازیە لە خەڵکەوە بۆ خەڵکە ئامانجی شتەی برەودانە بە گیانی هاوکاریکردن و خاوەنددارێتیکردن لە یەکتر. ئەم دیوارە لە مانگی نۆی 2019 دامەزراوە دیارە پێشتر هەبووە لە شوێنی تر ئەم دیوارە بەڵام مەیدی ئێمە بە شێوەیەک لە شێوەکان و بە شێوازێکی نوێتر کارەکەمان پەرە پێدا و هینامان ئێرانە پێشتر لەلایەن کۆمەڵێک برادەر و خۆشەویستانی خۆمان لە شارە دامەزراوە. هیدی من و برادریشتن خۆمان کاک مەولان ئیشەکەمان لە ڕێی هەندێک برادری خێرخواز پەرە پێدا و کابینەمان بۆ دروست کرد. ئەوەی کە ئێستا ئێوە لە پێش چاوتانە ئەوە دیواری مهرەبانیە ڕاستە شوێنەکە گچکەیە بەڵام کاری گەورەی کردووە هەر مەسەنە و خەڵکانش کە لە ماڵێ جلوبەرجی زیادیان هەیە ئەو جلوبەرگانە دینی لێرە هەڵەواسن ئەو خەڵکانەی کە پێویستن دێن لێرە جلوبەرگەکان ئەبن. تەمانەوە هەر پرۆژەیەکی خێرخوازیە زیاتر لەوانەیە کەسانی کەم دەرامەت ئەوانەی کە لە توانایاندانیە مەسەلەن جلوبەرگوانە لە منداڵەکانی خۆیان دابین بکەن دێن لێرە سوود وەرەگرن بەڵام بەگشتی یعنی خەڵک دێ ئیسفادە لێەکە خەڵکیمان هەبووە توانای کڕینی جلوبەرگیشی هەبووە بەڵام جلوبەرجی هینا و لێرە هەڵی واسۆ شتێکی بەدڵ بووە بردوێتی بەڕاستی ئەمانەوەی بیکەینە کەلتور یعنی ئەم دیوارە ئەکرێ خەڵکی یعنی احتیادیش ئیسفادە لێ بکە بەمەرجەکە ئەو شتانی لە ماڵی خۆی زیادە بێ لێرە دابنی هەر شتێکی بەدڵ بوو بێبی بە بەڵام بەشی زۆری ئەوانەی کە ئیسفادە لە دیواری مێرەبانیەکان خەڵکی کەم دەرامەتن. دیارە شوێنەکە تقریبان هەمووی 4-5 مەترێکە بێ شوێنەکەمان تەسکە بەڕاستی ئەمە ناتوانین هەموو جلوبەرگەکان لێرە هەڵبواسین و یان لە شوێن لەسەر ڕەفەکانە دایبنێن پێویستیمان بە فراوانکردنی دیوارەکە هەیە بۆیە لە ڕێی ئەوەشەوە داواکاریمان بۆ قایمقامیەتی ڕواندز سەرۆکایەتی شارەوانی بەوەی کە هەرچەند پێشتر دەرفەتی ئەویان پێدا بووین کە هەرچەند ئاردەکە بەکاربینین بۆ دیوارەکە سوودی لێ ببینین بەڵام جارێک تریش لە ڕێیەوە داواکارین و داواکاریشین لە خێرخوازان هاوکارمان بن
پاڵپشتمان بکەن بۆی بتوانین کابینەکە فراوانترکەین بۆی تەواوی جلوبەرگەکان هەڵبواسین بۆی خەڵک ئیستیفادە لێ بکاتن. سلام ورحمة الله سەرچاوم باشی وەسکۆ ئەحواڵت دەستخۆش زۆر سپاس مەمنوو لە خێرخوازانی شار مەجموعەیەک پێڵاوی بۆی ناوین دیارە ڕۆژانە پێڵاوی باشمان بۆ دێن جگە لە جلوبەرگ ئەو پێڵاوانێک کە لە ماڵی خۆیان زیادن ئەو پێڵاوانەشمان بۆ دینن خەڵکت کەشێ ئیستیفادەیەکە ئێمە شەوەی کە مەسەن لێرانە پێویستە ئەگەر بەکەڵکی بەکارهێنانەوەی بهێت داێنە سەرڕەفەکەی ئەگەر بەکەڵکی نێ ناچارین دووری خینەوە لێرانە ئێمە دەستکە گوڵی باشمان هەنەمە پێمە ئەوانێک کە هەمیشە هاوکاری ئەم دیوارەکەن خێرخوازەکان ناومان لێ ناو دەستکە گوڵەکان ئەو دەستکە گوڵانە هەمیشە خاوەنداریتیان لە دیوارەکە کردووە و نەیان هێشتووە بۆ ساتێک دیوارەکە جلوبەرجی تێدا نەمینێ بۆ نمونە ئێستا ئێمە تقریباً بەشێکی زۆری جلوبەرگەکان هیندراون لێرە دامان ناون بەوەی عەملەیەکی بۆ بکەین ئەوانی کە جلوبەرجی هاوینەن چونکە زۆر لە خێرخوازانمان دێنن جلوبەرجی هاوینەشیان لەگەڵ تێکەڵ کردو ناچارین هاوینەکان هەڵەگرین ئەوەی زستانەکان هەڵەواسینەوە حتمەن بەشێکی زۆری لە خێرخوازان واکەن یعنی بەشتنەوە دەینن ئەوەی بینێ بابێرەوەکەین کاکمونە یەکێک لەو شتانی کە دڵدەرونی نەخۆش ئەوەدانەکاتەوە نەخۆشەکەی خۆی بیرەباتەوە سەردانیکردنە ئەوەی کە خزم و دۆست و ناسیا و کەسە نزیکەکانی سەردانیەکەن و هەندێک ئومێدی بۆەوە گەڕێنەوەوانە و نەخۆشەکەی خۆی بە جۆرێک لە جۆرەکان بیرەبنەوە بەڵام ئەم سەردانیکردنەش کۆمەڵێک ئادابی خۆی هەیە کۆمەڵێک ڕەوشت و ئاکاری تایبەتەیە کە پێویستە لە کاتی سەردانیکردن ڕەچاوی بکەین. ئەمڕۆ قسەکەین لەسەر حکمەتەکانی نەخۆشی ئادابەکانی نەخۆشی و فەزڵ و گەورەی ئەو کەسانی کە سەردانی نەخۆشەکانەکەن بۆ ئەمە بەستە لێرە مامۆستای بەڕێز مامۆستا شەخوانسیا مەنسووڕی میوانمانە مامۆستای ئاینی مامۆستاگیان زۆر بەخێر بێ مەزەتمان بەخێر بێ خۆمسا سەرتا مێلەوە دەست پێ بکەم خۆی گەورە بۆچی نەخۆشی داناوە بەنای خۆی بەخشندە و میهرەبان دیارە ئەم دنیای بۆ خۆی دنیای تاقیکردنەوەیە خی پەروەردگار جەلە جەلالوه بە کورتی نەخۆشی لەبەر چەند شتێک داناوە حکمەتی نەخۆشی فەلسەفەی نەخۆشی گەورەترین حکمت لای ئێمەی موسڵمان ئەوەیە بۆ ئینسانی موسڵمان خی پەروەردگار جەلە جەلالوه و پێغەمبەری خوا ئەفەرمێ هەندێک جار پلە و مەرتەبەیەکی بۆ ئینسان داناوە لە باشتە ئەم ئینسانە بەکردەوەی خۆی پێ ناگات کە بەکردەوەی خۆی پێ ناگات خی پەروەردگار تووشی بەڵاو موسیبەتێکە بۆی بگاتە ئەو پلەیە بە شێوازێکی تر لە خزمەت تەناباسی کەم عیبادەت لە ئیسلامدا دوو جۆرە عیبادەتێکە عیبادەتی اختیاریە عیبادەتێکە عیبادەتی ئیجباریە بۆ ئینسانی مسلمان عیبادەتی اختیاری ئەوەیە کە تۆ ڕووی نوێژەکەیت زەکاتە دێ حەجەکەیت ڕۆژ و ئەگریت سەدەقەکەیت سەردانی کەسوکاتەکەی ئەمە عیبادەتێکی اختیاریە ئەیکە یان ئەیکی وەنیە عیبادەتێکی ترمانە عیبادەتی ئیجباریە ئەم عیبادەتە ئیجباریە موسیبەت و بەڵا و نەخۆشی ئەگرێتەوە بۆیە ئینسان جاری وایە ئەو پلە و مەرتەبەی کە خی پەروەردگار لە باشتا بۆی داناوە بە عیبادەتی اختیاری پێی ناگات خی پەروەردگار عیبادەتی ئیجباری تووشەکە بۆی بگاتە ئەو پلە و مەرتەبە ڕوونە ئەمە یەکێک لە حکمەتەکانی نەخۆشی بۆ بەرزبوونەوەی پلەپای ئینسانە حکمەتێکی تر بۆ ئینسان قەدری نیعمەتەکانی خوا بزارێ بەسەر خۆیەوە ینی تۆ تەسەوور کە ئێستا ئێمە بەڵێ ینی ئێمە لەو ڕۆژۆی کە لە دایک بوون چاومان ئەبینێت وەنیە لەواچی ئەگەر نابینایەک ئەمڕۆ بینایی بۆ بگەڕێتەوە زۆر لە ئێمە زیاتر شکری ئەو نیعمەتی چاوە بکە لە ئێمە وەنیە بۆ چونکە ئێمە هەر بە منداڵی و ڕاهاتوین لەسەر ئەو نیعمەتە ئەمە بەشێکێتی کە
خۆی پەروەردگار ئەوێ پێمان بڵێ کە نیعمەتەکانم زۆر زۆرن ئاگات لە نیعمەتەکان بێ هەندێکیم کە داوە بە تۆ نەمداوە بە کەسێکی تر بۆی قەدری ئەو نیعمەتانە بزانێ فەلسەفەیەکی تر لە فەلسەفەی نەخۆشکەوتنی ئینسان لاوازی خۆی بۆ دەرکەوێت ئینسان زۆر لاوازە زۆر زەعیف ئەم چاوەی کە ئێمە پێبینین من خەڵکم بینیوە تەنها فرمێسکی دەماری فرمێسکی چاوی گیراوە دەمارێکی بچووک هێندەی دەرزیەک لەواچێ بچووکتر بێ فرمێسکی گیراوە ژیانی لێ تێک چووە کەواتە ئینسانە زۆر لاوازە ئەم بۆری دڵە کە خوێن نەگەێنێتەوە ئەوە ناسەی کە هەڵێ بژیت نەیدەیتە دەرەوە تەواو وخلق الإنسان ضعيفا ئەمە حکمتێکی ترە کە ئینسان لاوازی خۆی بۆ دەرکەوێت یعنی ئینسان ئەوەندە بەهێز نییە ئەوەندە بە قووەت نییە پاشان بۆ ئینسان بەزەی بە خەڵکی تری شابێتەوە حاڵە و زەرانی خەڵکی تر بزانێ ینی بە کورتی فەلسەفەی نەخۆشکەوتن لە شریعەتی ئیسلامە فەلسەفەیەکی زۆر زۆرە پێم وایە ئەگەر هەر بەرنامەیەک باسی فەلسەفە و پرسیاری نەخۆشی بکرێ بۆ ئینسان نەخۆشەکەوێت چونکە تۆ ئەگەر هەر بڵێ فەلسەفەی عیباداتە کۆمەڵی پرسیاری تر دروستە بێت کابرا هیچ مسلمان نیە تووشی نەخۆشیە بێ منداڵێک کە تازە لەدایکە بێت تووشی نەخۆشی بێ منداڵە چی کردوتە ئەگەر کەفارەتی گوناح بێوە نیە یعنی ئەم فەلسەفەی نەخۆشی پێم وایە فەلسەفەیەکی زۆر لەوە قوڵترە بتوانین لە ناو بەرنامەیەکدا ئێمە جێ بکەینەوە کە باسەکە باسێکی ترە بۆ ئێمە بە کورتی فەلسەفەی نەخۆشکەوتنی ئینسان ئەمەیەکە ئارزوم کردن زۆر باش مامۆستا گرنگە بابین سەر ئادابەکان گرنگە کاتێکە هەر لە بیدایەتەوە دەچین ئەو ئادابە جوانانە چین کە پێویستە ڕەچاوی بکەین ینی ئێمە تا چەند گرنگە پێش ئەوی سەردانی ئەم نەخۆشە بکەین بزانین کە ئایا ئەم نەخۆشە پێویستی بەوە هەیە ئێمە سەردانی بکەین یان نابێ بچین بۆ لای طبعا یەکێک لە حەقی مسلمان بەسەر مسلمانەوە سەردانیکردنێتی کاتێکە نەخۆشەکەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وكل صحيح إمام بخاري دهاتوا فرمويتي حق المسلم على مسلم 5 لحديث تراتوا 6 حق مسلمان بسر مسلمان وبيرشتا يكيك لو شتانك بيغمري خد سيبيك رد السلام وإعادة المريض دوم شت كباسيك على صحيح بخاري ده سرداني كردني نخوش واتا سرداني كردني نخوش حق يعني أولية من بياوتي بسرداني توبك حقي توي بسر منه وحقي منها بسرتوه كاتك أنا خوش كنت ما حق ما في من بسرتوه شون سلامك دليكم نبي جواب بيتو رد السلام بيغمبري خوات دوم دانا ما يباس كردو يعني شون والله مدانوي السلام ما في منك سلام دليكم نخوش كوتني منيش ما في توي بسر دانا بكيت إذا أنا ما فيك مقول أنا حكمك باشان إما قرنقا بو يم أم عبادته قرزدار نبینەوە لەسەری ئادابەکانی بزانین ئەم شریعەتی ئیسلامە لە خواردنەوەی پەرداخی ئاوە ئادابی داناوە تا گەورەترین شت دەدانانی حکم و دەسەڵات بۆیە ئەو بەڕێزەی کاچە سەردانی نەخۆشەکە کۆمەڵ ئادابیەکە بێ ڕەچاوی بکات یەکەم جارێ بزانێ ئەم نەخۆشە لە ماڵیان لە نەخۆشخانەیە چونکە ئادابی نەخۆشخانە جیایە ئادابی ماڵ جیایە پاشان ئەم نەخۆشە لەو کەسانێکا بێ خەڵک سەردانی بکات یان لەو کەسانە نییە بێ خەڵک سەردانی بکات نەخۆشەکەی گوازراوەیە ئەگەر لە نەخۆشخانە بوو بەڕاستی ئەوە ڕەچاوی ئەو کارە ئیداریانە بکە کە لە خەسخانە ئەکرێت هەنی مەسەلەن کابرا نەخۆشێکە ئەم نەخۆشە لە بەردەم نەخۆشخانەکەیە 50 دانە نەفەر ئەچێ بۆ لای 50 نەفەر ئەچێ بۆ لای هیچیشان ناکەنە ژوورەوە جاری وای دەنگە دەنگ لەگەڵ پۆلیسی نەخۆشخانەکەیان ڕۆدات جاری وای ئەچینە نەخۆشخانەکەەوە بۆ لای نەخۆشێک غەڵ بە خەڵبێک دروستە بێ دەنگە دروستە بێ نەخۆشی تر ئیزعاجەکات وەنیە ئەمە جیای لە ماڵەوە هەنی ئەم ئادابە کە لە خەسخانە جێبەجێیەکە و ئادابەر یەکە بۆ ماڵە چێ بۆ لای بۆیە ئەبێ لە نەخۆشخانە یەکەم زۆر قەرەباڵغی دروست نەکات ئێمە هەر کەسێکمان ئەمرێ و جا هەموو عەشیرەت بڕوا لەوێ خێمە هەڵدەن لەبەر خەسخانەکە و لێوە بخەون بەڕاستیەوە کە خەڵکێکی تووشی ناڕەحەتی بێ بە هەر کەسێک بێت پاشان ئێمە هەوڵدەین لە سەردانیکردنی نەخۆشدا بۆ خەسخانەکە ئەچین کارێک نەکەین کە نەخۆشەکانی تری ئەو ژوورە ئەو قاعەیە
تووشی ناڕەحەتی بن بە بۆنی ئێمەوە یعنی جاری وایە ئەچی وەلای نەخۆشێک تۆ دانیشتووی دڵی نەخۆشەکەی خۆتە دەیتەوە نەخۆشێکی ئەو دیوت دوو کەس هاتوون بۆ لای قاقا پێەکەنن ئەم باش نییە شتێکی باش نییە بەڕاستی وەنیە ئەنی تۆ لەم لاوە ئەمە حاڵەتێکی دەرونی تێک چووە ئەمە پێکەنین هەر بە ناو چاویان نایە تووشی مصیبەتێک بووە نیە لەسەرم مەرەکدایە بە دیارێ و ئەگرین لەو دیەوە یعنی ئینسان ڕەچاوی ئەو وەزع بکە کاچێ بۆ نەخۆشخانە پاشان ئاگادار بێت دەستی کاروباری دکتۆرەکان نەگرێ بەڕاستی یعنی جاری وایە دکتۆرێکە چێ نەخۆشەکە بینە سەیری علاجەکانێکە بزە بەکاری هێنا بەکاری نێنا تەماشاکە 5 کەس لە ژوورەکەیەتی هەر مجالی نیە بڕۆ هەر مەجای نییە بڕات وەنیە مەجای نییە پاشان لە خەسخانە کاتێک کە سەردانی نەخۆشەکەنی بە چاومان بگرین بڕێزان بە تایبەتی خوشکان کاتێکە لە قاعەیەکان تایبەتە بە ئافرەتان ئەم قاعەیە پەردەیەکی لە بەیندایە و لەو بینی پەردەوە تەماشاکری خەڵکە بیندرێ ئافرەتێکە تووشی نەخۆشیەک بووە لەوا چێ ئەو جلەی کە لە بەرەتی و جلە نەبێت کە خۆی ئەیەوێت وەنیە نەشتەگەری بۆ کراوە ئینسان نابێت تەماشای نەخۆش بکات تەماشای نەخۆش بکات تەماشای نەخۆش بکە بۆ لای کێکی بڕۆ دوای بگەڕێرەوە تەواو سەیرم لەلا مەکە ئەمە لە نەخۆشخانە بێ وریا ئەم خاڵانە بێ پاشان ئەگەر نەخۆشەکە لە ماڵەوە بوو وترا سەردانی نەکەن بەڕاستی سەردانی نەکرێ باش یعنی ئەمە دیارە دکتۆر ئەمە بە باشە زانێ بۆ نەخۆشە دیارە کە سوکاری ئەو نەخۆشە ئەمە بە باشە زانن سەردانی ئەم نەخۆشە نەکرێ باش نەچێ بۆ لای باشە لەوە چێ نەخۆشەکەی ئەوە بێ کە بگوازرێتەوە ئێکە بگوازرێتەوە گوناحە بەڕاستی ئینسان سەردانی بکە نابێ نەخۆشەکەش داوا بکە ئەگەر لەو نەخۆشانە بێ کە خەڵک سەردانیەکە بێ ڕەچاوی خاڵانە بکەین بەڕێزە یەکەم کاتێک کە سەردانی نەخۆشەکەی نەبێ باشترین کاتەڵ بژێرین بۆ سەردانیکردنی نەخۆش ناکرێت نەخۆشێک ساعتی 11 شەو تۆ بچی بۆ لای ناکرێت نەخۆشێک ساعت 7 بەیانی بچی بۆ لای وەنیە ناکرێت نەخۆشێک کاتی ئیسراحەتی بچیت یان نەخۆشێکە لەوا چێ لەو کاتەیە دەرمانێکی پێدرا بێت تۆزی ئاگای لە خۆی نەبێت کە سوکاری پیان خۆش نەبێ ئەوە بیبینن وەنیە ئەبێ خاڵی یەکەم ئادابی یەکەم ئێمە کاتی گونجاو هەڵبژێرین بۆ سەردانیکردنی نەخۆشەکانمان هەموو کاتێک خۆمانی پیانەکەین کە خۆمان دەستمان بە ئاگادارکردنەوە بچین بە لای نەخۆشەکە زانین ئەگونجێنە دوو بەڕاستی بێ لای نەخۆش کەم دانیشین بەڕێزە لای نەخۆش دیوەخان نییە بڕۆی پاڵی پێوە دەیت و دانیشیت و ئیدی کاکەم نەخۆشە کەوتووە لەبەر خاتری من و تۆ ئێستا هەستاوە دەخاتوانێ خۆی بگرێت نەخۆشە ئەبێ بخرێتە سەر پشت وەنیە ئەبێ بخرێتە سەر ئەملا قەزای حاجەیەکی هەیە پێویستی پێتیبی بەنە دەرەوە ئەبێ بەڕاستی ئێمە کەم دانیشین یعنی جاری وا بووە مسلمانە بۆی ژێڕامەوەیت چون بۆ سەردانیکردنی نەخۆشێک پێشەوەی هەستاین وتمان وڵا وەسیەتێکمان بۆ بکە ئێمە لە شماساوە تو تووشی نەخۆشیت وەسیەتێکمان بۆ بکە وتی وڵا وەسیەتان بۆ کە مەگەر سەردانی نەخۆشتان کرد کەم دانیش تەسەوەرکە ڕاستە ئەگەر سەردانی نەخۆشتان کرد کەم دانیش جاریوا بووە چینە عفوامسا قسەشە فەرمووی ئەچیتە لای نەخۆش میوانی وای هەیەڵێ ماڵی خۆمانە جارێ لێرە دانیشین ئاجا بەڕاستی ینی نەخۆش بگاتە ئەوەی کە بڵێ وەسیەتان بۆ کەم چوونە لای نەخۆش کەم دانیشن ئەمە دیارە بەڕاستی زەحاج بوو کاکە من نەخۆشە پاشان بەڕێزان ئادابێکی تر لە ئادابیکردنی سەردانی نەخۆشکردن ئەوەیە ئێمە ئەمەلی پێ بدەین ئەمەلی پێ بدەین نمونە جوانەکان کە بینیمانە لەو نەخۆشی ئەوەی بۆ باسکەین چونکە ئەمڕۆ تەب سەلمانوێتی بەشێکی زۆری هۆکاری چاکبوونەوە ئینسان بەرزبوونی مەناعەتی ئەگەر مەناعەم نەخۆشە دابەزێت نەخۆشەکەی زیاد دەکات ئەگەر مەناعی بەرز بێتەوە نەخۆشەکە وردوتە بەرەو باشێڕات کابرا نەخۆشێکی هەیە من کاتی خۆی نەخۆشێکیانێنا بۆ نەخۆشخانەی ئیبن نەفیس لە بەغداد نەخۆشخانەیەکە نەخۆشخانەی ئیبن نەفیسە لە بەغداد لەوێ من نەخۆشەکەم بینی ساڵی 2005 بوو پێم وایە ئەو کاتە باوکی ئەو نەخۆشە شتێکی بۆ گێڕامەوە باوکی ئەو نەخۆشە سەر باوکەکەش مردووە کوڕەکەش مردووە کوڕەکە بۆ نەخۆشی مرد خوا عەفویان کە یا ڕەبی ئەو دراوسێکمان هاتەوە بەلای کوڕەکەم کە نەخۆشی دڵی بووە توێتی وەڵاهی خزمێکی ئێماوە بوو مردووە کاکە ئەمە بەڕاستی تیرە
کاکە وەڵڵا سەردانی نەکەی باشترە سەردانی نەخۆشەکە نەکەی باشترە بەڕاستی کە سەردانی نەخۆش خێریشی زۆر گەورەیانی تەسەوورکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کەسێ ڕۆ سەردانی نەخۆشێکەکە کە دەرئەچێ بۆ سەردانکردنی ئەگەر ئێوارە دەرچێت بۆ سەردانیکردنی نەخۆش 7,000 مەلایکە دەرەچێت دوای یەخۆش بوون بۆ ئەم ئینساناکە تا بەیانی تەسەوور کە ئەوەندە خێرێکی گەورەیە ئەگەر ئەم ئینسانە ئاوها تەفاؤل و دڵخۆشی بڵاو نەکاتەوە بۆ نەخۆش نەچێ باشە بەڕاستی ینی تۆ ئەبێ بڕۆی نمونێکی جوانی بۆ باسکایی تۆ بێ بڕۆی ینی نەک نەخۆشەکە ببین دەستکەیتە گریان و ئەوە دیتر نەخۆشەکە بارگیانی گرانکەی کاکە ئەگەر ئەو چەند دەقە خۆشت پێ گیراوە ینی لە ناخیشەوە قەناعەتتوانە بووە بەڵام هەوڵدا دڵی خۆشکە ئەمە حاڵەتێکی خراپە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە سەردانی نەخۆشی کردو سەردانی نەخۆشی موسڵمانیشی کردو پێغەمبەر سەردانی نەخۆشی کافریشی کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای خوێندەوە ئێمەش ئەمەیەکێکی ترە لە ئادابەکان کاتێک ئەچین بۆ لای نەخۆشێک با دەستخەینە سەر ئازارەکەی با دەستخەینە سەر نەخۆشەکە دوعایەکی بۆ بکەین أسأل الله رب العرش العظيم أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك دەستخەینە سەر یان دوعایتە کە لە پێغەمبەر وارد بووە دوعا بخوێنین وەنیە دوعا بخوێنین بۆ ئەو نەخۆشە دوعا بخوێنینە سەریا زیاتر هەندێک خەڵکێ باوەڕکەن جاری وە دوعایەکی بەسەرا خوێنی ئەو نەخۆشەی کە بەشێکی زۆری نەفسیە ینی زۆرە گۆڕێ زۆرە گۆڕانگای چونکە زۆر قەناعەتی بە دوعاکەیە و لەواچە دوعاکەش وەکارێک بێ بەڕاستی بۆ ئەوەی تەندروستی ئینسانە باشتر بێت بۆیە بەڕاستی ئێمە هەر کاتێک کە سەردانی نەخۆشەکەین ئەبێ ئادابی سەردانیکردنی نەخۆشەکان جێبەجێ بکەین ئەو ئادابانەی کە لە خزمەتانە باسم کرد و کۆمەڵی ئادابی تریش بەڕاستی جاری وایە لە سەردانیکردنی نەخۆشدا ئێمە مناقەشە لەگەڵ نەخۆشاکەین بەڕێزان نەخۆشە خواردنی پێ ناخورێت کەسێکە چێ بۆ لای کاکە بۆ ناخۆیت نەخۆی خراپە نەخۆی ئەمریت ئەبێ هەر بە زۆر بخۆی کاکە نەخۆشە یا مامۆستا شتێکی بیخۆ ئەرشێتەوە یان هەنێک کەس کاچێتە سەردانی نەخۆش ڕێنمایی ئەوێ ببێ ینی معلوماتی ئەوکو دکتۆری قساکە تۆ بێ ئەمە بکەیت تۆ بێ وا بکەیت تۆ بێ ئەمە بخۆی نەچی بەلای ئەو شتەیە ئەمە زۆ زیانی هەیە ئەنی کۆمەڵەشت ینی لەوانەیە احتیمالی زۆریشی هەیە لە ڕاستە لە نەخۆشی کابینێتی کە بۆ نەبوو ڕێنمانە چاک بەڵام لەوانەیە جیاواز بێت طبعاً ئێمە خراپتر زۆر جوانە ئێمە ئەبێ بزانین فەلسفەی سەردانیکردنی نەخۆش بۆ چییە کاکە من سەردانی نەخۆش ئەەکەم بۆ ئەوەم نییە کە هەرچی تەجربەی ژیانی خۆمێ بینیمە بۆی بژێڕم و مێشکی بەرم کاکە بوونی ینی من دانیشم بڵێم ڕەشکە بخۆ بڵێم کاکە گوێ لە سوڕەتی بەقەرە بگرە بڵێم کاکە گوێزی هندی بخۆ بڵێم ڕۆنی زەیتون بدە لە ئازار کاکەویشی من نییە ئیشی من ئەوەیە کارۆم بۆ سەردانی نەخۆش دڵی ئەو نەخۆشە بەمەوە حاڵەتی بوغرایی من کە هەمە بەم لە شاخیم نەمێنێ ئەوەیە وەنیە ینی بەڕاستی ئەو قسەیەکی زۆر جوانە جاری وایە خەڵکێکە ڕوا بۆ سەردانی نەخۆش خۆیەکە بە دکتۆر یعنی ئەوەندەی ئەو شتی بۆ باسەکات دکتۆرەکە من شتی بۆ باس ناکات وەنیە پاشان بەڕاستی ئێمە لە سەردانیکردنی نەخۆشە تا بۆمان بکرێ فەرمانی پێ بکەین بە سەبرکردن مەعادابێکی تر ینی پێ بڵین کاک سەبرتە بێت ئارامتە بێت إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب أو دقاني كباسي صبر كان باسي أرامي كان صبر نقردن لسر نخوشي نابته هو كاري كوتاي هناني زوي نخوشيك أبي ويفي بلين خو أجر صبر نقري توار نخوش كوتويت أجر رازي نبي بقدري خوا خوشاك نابي توا بلام رازي ببم قضاء وقدرات شو بيغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمي إنساني مسلمان إن الله إذا ابتلى قوما خوي تعالى كاتك قومك كسك تعقيب كاتوا فمن رضي فله الرضا ومن سخط فله السخط هر كاتك رازي بو بلا مصيبته خالي رازي بيت هر كاتك تورب ولا بلا مصيبته خالي توربي ام دقاني بو باسكن من رازي با صبر تبي آرام تبي ان شاء الله پیغمبران كخوش ويسترين مخلوق خوي تعالى بنا خوش كوتو لكاك يعني پیغمبرك 16 سال نخۆش کەوت و 18 سال نەخۆش کەوتوی پێغەمبەر ئەیوب و پێغەمبەری خوا بووە باسی ئەو بکەین کە نەخۆش کەوتن ڕقبوونی خوانێ لە عەبدەکان بەڵکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئایدارێکتان بینیوە لە پاییزدا کە کاتێک ئەی جوڵێنی چۆن گەڵاکەی ئەوەرێ فەرمویان بەڵێ فەرمودەی وەڵڵاهی نەخۆشێک کە تووشی نەخۆشی ئەبێت ئەو پاییزە
چۆن گەڵاکەی ئەوەرێ ئاوای لێ بکەن و نەخۆش ئاو گوناح و تاوانی لێوەرێت ئەم دەقانەی بۆ باسکەین ئێمە نەچین مەسەلەن کۆمەڵی بابەت باسکەین کە ئەوەندەی تر نەخۆشەکە تووشی ناڕەحەتی بکەین بۆیە باسی سەبری بۆ بکەین باسی ئارامگرتنی بۆ بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەر بەڵا و مصیبەتێک بەسەر ئێمە هاتووە بەسەر ئەویش هاتووە لە مردنی مناڵ کوڕەوە لە مردنی کچەوە لە مردنی دایکەوە لە مردنی باوکەوە لە مردنی خێزانەوە وەنیە هەر بەڵا و مصیبەتێک لە نەخۆشکەوتنەوە هەر بە نەخۆشی وفاتی کردووە کاک وەنیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ بە شێوازێک سەردانی ئەو نەخۆشە بکەین ئادابەکان جێبەجێ بکەین بۆی قەرزاربار نەبینەوە لەو سەری گوناحبارێک بین نەخۆشەکە کاسم شکر الحەمدولله کە ڕۆژ خۆ مێشکی بدم وكاكا ونقصاكا 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 كاكا مردو حوصلي قصة كردني نية مردو نخوش حوصلي قصة كردني نية شو كد حوصلي قرتني شيني زور شهر أخي ناكدي براستي جاري ويا كاكا 50% لێ کە نەخۆش زۆر جار نەخۆشەکە یەک دنیا تەقەڵی پێوەیە ئەوە نەقسی بۆ نەقسی خۆشەکەن بۆی نەخۆشەکە پێ بکەنێ ینی تووشی ئازارێکی زۆرە بێ بۆی پێ بکەنێ کە نەخۆشەکەش پێەکەنێ ئەوە شەر خراپە بەڕاستی ئێمە بەڕاستی بۆیە ئەبێ هەموو ئادابەکان تەڵ خۆمان باس نەکردو ئادابەکان ئەبێ هەموو ئادابەکانی نەخۆش باسکەی هەموو ئادابەکانی نەخۆش جێبەجێ بکەین چونکە بەڕاستی بەشێکی سەرەکی کاتێک کە سەردانی نەخۆشەکەین بۆ نەخۆشەکەی نەخۆشەکە چی قازانجی تێدا بوو لەو سەردانکردنیا بێ ئێمە ئاوا ڕەفتار بکەین چی زەرری تیا بەوا ڕەفتار نەکەین تا چەنە گرنگە ئێمە ڕەشایی باردۆخی خانەوادێ و نەخۆشە بکەین یاخود هیوا هەیە چێت سەردانی نەخۆشەکە کاجارێ لۆمەی عیلەکەیەکە لۆمەی خانەوادەکەیەکە ئەمە خەتای ئێوە بۆ ئێوە ئاگاتان لێنە بۆیان ئەمەی بنێ باشە و ئاوای لێ بکەن و بیبم بۆ فڵان شوێن و فڵان دکتۆری تر هەیە سەردانی پێ بکەن و زۆریانەوە سڕ و نهێنی و ماڵەژە گوازنەوە بەداخەوە ئێمە شەر بوون وڵای بەداخەوە ئێمە موازین لە وڵاتی ئێمە زۆر تێکچوە بەداخەوە ینی تۆ تەسەوڕ کە کابرا ئەڕوا سەردانی نەخۆشەکە خێزانەکەی محاسەباکات کچەکەی محاسەباکات کوڕەکەی محاسەباکات دکتۆر پێی و تۆ کاکە نابێ ئەم نەخۆشە گۆشت بخوات تێگەشتی کابرا بخۆی ڕوا دوو دەقە لێ دانیشێ نازانێ وەزع چییە گیران خواردە بەدەستم نەخۆشەوە لەوە چێ یەک دانە ساڵ بێ لەسەر جێگە پاکیکەنەوە ئەمیش دوو دەقا ڕوا دانیشێ یەک ڕۆژ لێوە سجنێکی ناتوانێت ئەوە بۆ جگەری نادەنێ جگەر باشە بۆ خوێن دکتۆرە لێ خراپ تۆ چوت سانی تێگەشتی ئەی بۆ نەتامر بۆ فڵان دکتۆر بۆ نەتامر بۆ فڵان وڵات حەقچێ بەسەریەوە تەداخلی خەڵک مەکە تەداخلی ژیانی خەڵک مەکە حەقچێ بەسەریەوە بۆ کێ شاخیتە ماڵەکەوە تێگەشتی یان ئەڕوا ئەوە کێ خزمەتی ئەم نەخۆشەکە جاریوان نەخۆشەکە کاکە لە بینیانە کێشیان هەیە ڕۆژێک کچەکەی دێ ڕۆژێک کوڕەکەی دێ ڕۆژە بووکەکەی دێ جاریوە ئەویان نایە جاریوایەکیان هەر نایات جاری وایە کچێکی نەخۆشەکەیە مێردەکەی چووەتە سەر کەللەی شەیتان و نایڵە خێزانی بێن خزمەتیکە ئەوە بۆ نایە خزمەتی دایکی بکە وەڵایخی مێردەکەی نایڵە وەڵڵا کچون بێ لێ سلمە حەقچێ بەسەریەوە لێکەڕی بۆ خۆیان ڕێکەوتن حەقچێ بەسەریەوە بۆ تەداخولەکەی کێ دێ خزمەتێکە کێ نایە خزمەتێکە کێ چۆن خزمەتێکە حەقچێ بەسەریەوە کاک تۆ ڕۆی تۆزێکە سەردانی نەخۆشەکەکەیت و دانیش هەڵسە تەواو بۆیە بەڕاستی بەڕێزان من ڕووی دەم بەکەم ئەو برا بە ڕێزانەی و خوشکە ئازیزانێکی گویان لێمە ئامان سەد ئامان کاتێک ئەڕون بۆ سەردانیکردنی نەخۆش نەتەداخلی ژیانی خەڵکی بکەن نا هەندێ بابەت بڵێن پەیوەندی بە نەخۆشەکەەوە نەبێ پەیوەندی بە نەخۆشەکەەوە نەبێ پەیوەندی بەوە نەبێت کە حەقی منە بڵێم با سەڕ و نیێنی و ماڵژ نێنمە دەرۆ کاک هەنی کابرا ڕۆ سەردانی نەخۆشەکەکە ئەڵێ کورد نەخۆشە چی نەخۆش وڵا بەتانێکیەوە پیس بوو بەدخستایەتە بەحرێک و ماسیە کوشت حەقچێ بەسەریەوە کاک هەنی بۆ نیێنی خەڵک واسەکەی کاک ئەی بە بەڕاستی وایە وایەنە یان مەسەلەن ماڵەکەی گەرمە یان ماڵەکەی ساردە مەسەلەن لەوان چێکاکە قسەیەک بکەن بۆ نمونە یان قسەیەک بکەن قسەکە بگێڕێتەوە مەسەلەن ینی بەڕاستی نابێت طبعا بە هیچ جۆرێ حرامە نهێنی نەخۆش لەلایەنی دکتۆریشەوە باز بکرێت عیبی نەخۆش لەلایەن دکتۆریشەوە باز بکرێت حرامە تەنانەت مردو شۆردنی ئەو کەسەی کایشو ئەگەر عیبێکیە بۆ حرام باسی کات خێر و چاکەشی لەدەستەیە ئەگەر وابێ طبعا کاکەوە یعنی سە من بۆ بەرنامە هاتوو بۆ لای جەنابتەنەوە نییە ئەگەر خۆم مەشغوڵکەمە پشت کامێرە و ئەسڵی ئیشەکە نەکەم بەرنامەکە هیچ ئەجر و پاداشتی بەرنامەکەشم بۆ نایە بەرنامەکەش تێگەچێت بەرنامەکەش تێکەچێ بۆیە ئەمیش کاڕۆ سەردانی نەخۆشەکات
ئەوە جا ئادابێکی تر لە ئادابی سەردانیکردنی نەخۆش بەڕاستی جیاوازی نەکردنی نێوان نەخۆشی فەقیر و دەوڵەمەندە بەڕێزە لە وڵاتی ئێمە نەخۆشێک تووشی خوڕگێشا بێ ئیتر هەموو کەس بە پەرۆشە بۆ سەردانی کرد فەقیرێکیش لە ماڵەوە کەوتووە تەنها هێزخانەکەی ماوە بە پێستەکەیەوە ئەوە نەچەوریتیان نەماوە خەڵک سەردانی ناکە بەس لە بەرۆی فەقیرە کاکە سەردانیکردنی نەخۆش بۆ فەقیر هۆژاری نییە سەردانی ڕێزی ئینسان بە فەقیر هۆژاری نییە هەندێک جار ئینسانێ فەقیرە لەو ئەقسەمە عەڵە اللهی لە ئەبەڕە یعنی ئەوەندە بینی خۆی خوا چاکە ئەگەر سوێن بخوا بڵێ خوایە سوێنە دەدەم ئێستا باران بارێنی خوا باران نەبارێنێ یعنی ئەوەندە چاکە لەگەڵ خوایە نابێ ئێمە مەسەلەن ئەوەی دەوڵەمەند بێ کە نەخۆشکە یەکسە بڕۆین سەردانیکەین و قوربانچی پێویستە و لە خزمەتین و بێم بۆ کوێ لەگەڵ تاو بەڵام نەخۆشێکی خزمی خۆمەیە داماوە دراوسێمە فەقیرە هەژارە نەدارە بێکارە کرێچیە قوڕ بەسەرە دەوای پێ ناکردرێ سەردانی نەکەم بۆ چونکە سەردانکردەکەین دنیاییە نابێ ئێمە جیاوازی بکەین نێوان فەقیر و هەژارە بۆ سەردانیکردن. شتێکی دیکە هەیە زۆر جار من خۆم ینی گۆم لە نەخۆش بوو ئەمە وتووە کاتێک کەسێک سەردانیەکە وەرەی پێبەخشێ ینی گەشتبینی پێبەخشێ کورە وەڵێ وەڵڵی باشێ کورەوە تا ماشەڵڵا ڕەنگ و چەند باشەوە تا وەزە بەرەو باشبوونە ئەمانە ینی خۆی نەخۆشێتی وەڵی ڕێک هەستم کردو خەریکە بەرەو باشبوونێت ئەمانە تا چەند گرنگن کاتێک کە سەردانی نەخۆشێک دەکەین ئەمانە جێبەجێ بکەین. وەڵی من پێم وایە ئەو بۆ هەر بۆ نەخۆش نا بۆ خەڵکی ئاسایش ئەوە واریدی ئێستا من و خوشکە بە ڕێزە خوشکەستانە بمانێت تۆ تووشی نەخۆشیەکەی ێزە لەم بەرنامێ تێگەشتی ئەڵێن بۆ هات لات و کاکە بەراگیان بەیانی وانە بووی بۆ ڕەنگ بەگاڵتاڵم تۆم تێک نەچی هەستە یعنی ساقیش جاری وایە کە وای لێ بکەی بەڕاستی تووشی نەخۆشی دەرونیە بێت وایان یعنی بۆیە ئێمە بێت تەفاعول ینی تەفاعولی پێ بڕن کاکە جاریوە خەڵک بۆ شێت بوو ئیمامی ابن حزمی ظاهری شتێکە گێڕێتەوە لە یەکێک لە کتێبەکانیە باسی پیاوێکەکە کە چۆن شێت بوو لە قورتوبە لەواچە پەیوەندی بە بەرنامەکەش نەبێ بەس هەر بۆ بەتانە گەرمە کە چەند تەئسیری هەیە قسە ئەڵێ ئەم پیاوە مێزەرێکی سپی جوانی بەستۆتەوە بازرگانێک بۆ کۆمەڵی بازرگان بڕیاریان داوە کە سەر بخەنە سەری شێتی بۆی واز لە بازرگانی بێنە بازاڕی ئەمان ئەڵە کاچێتە بازار پێڵەن بەخوا ماشەڵڵا جلەکە جوانە بەڵام بەڕاستی ئەو مێزەرە سەوزە لەگەڵ ئەم جلیان نایە فورە کاکە مێزەرەکەم سپیە ناوەڵا سەوز فورە کاکە سپێ سایەنەکە کاکە لە سپێ ناوەڵا سەوز ئەڕۆ بە دوکانێکی تر ئەڵێن وەڵای ماشەڵڵا بژن و باڵات و جلەکەت بەس ئەم مێزەرە سەوزە بەڕاستی ئیترێش لەداخە ڕۆ مێزەرێکی سەوزە کاتە سەری ئەمجا پێڵە وڵای جلەکە جوانە بەڵام بەڕاستی ئەم مێزەرە سوورەتێکی داوە ئەم مێزەرە سوورە لەسەر ئەم جلێ نایە ئەو بازرگانە لە بازار ڕاوت پێڵن ئەڵە دوای ئەم پیاوەم بینی بەشێتیە سوڕایەوە لە بازار ئەم پیاوەم بینی بەشێتی لە بازار ئاسوڕایەوە ئەنی تەسەور کە کاکە چەند تەئسیری هەیە قسە زۆر تەئسیریە کاکە ینی تۆ نەخۆشێکە کە ئەچی دڵخۆشی ئەەکەیت و کاکە نەخۆشی هەر خۆل لەواچێت 5 نمونەت لابێ 5 چاک بوو بێتەوە 5 مردبێ بۆ نەخۆشیە کاکە وانە بۆ نمونەی 5ەکە باس ناکەیت بۆ ئیلا نمونە خراپەکە باسەکەی وایەنە وڵا دراوسێکمان وابوو مرد وەڵا بداتە ناو دەمتە بە کاکە خۆ ئینسان لایخواوە ناتووە ئەمە ئەمرێ ئەوە زیندەوە بێتەوە بۆیە بەڕاستی دکتۆرە بەڕێزەکانیش بەڕێزانە بێت تەفاعولیانە بێت یعنی ئەبێ مەسەلەن ڕۆح بکەنەوە بەرژیان بۆ خەڵک کاک حاجیەکە لەم شارەیە کاک حاجی محەممەدێکە ئێستا ماوەخوا تەمەنی درێژکات ئەو ڕەفیقێکم بووە ئەم ڕەفیقەم ساڵی 83 چوونە بۆ لای دکتۆرێک زۆر تێکەڵ بووین من لە دەرەوە چاوەڕێ بووم ئەو کە هاتۆتە دەرەوە تێک چۆتمەچێت وڵا دکتۆر دێتی یەک ماگەت ماوە ئەمریت کۆرە کاکە بیکە ڕای خوا وڵا دکتۆر وایە تۆ نەخۆشیەکەت بڵاوی کردووە مانگێکت ماوە کۆتایی بەژیانە دێت وتی تر زۆر دڵیمدایە والحاصل وتی زۆر ناڕەحەت بوو زۆر ناڕەحەت بوو زۆر قسەم وتم بابە مردن لای خوای خۆ ئەجەل بەدەست دکتۆر نییەم قسەی کردووە کاکە وتی وەڵام مامۆستا ئەم نەخۆشەی هەر ڕەفیق و تێکەڵین جاکە لە مەجلیسەکە گێڕایەوە هەردووکیان پێکەوە بوون
بۆ منیان جێڕایەوە وتی مامۆستا ساڵی 91 چوین دامن بەردەم عیادی ئەو دکتۆرەیە وتی پەردەیەکە ڕاسترا بوو مردبوو ئێمەش پێکەوە بووی دکتۆرەکە مردبوو مان دکتۆرەکە مرد تێگەشتی ئەو نەفەر ئێستش ماوە بۆیە بەڕاستی دکتۆرە بەڕێزەکانیش یعنی نابێ مەسەلەن نەخۆشێک بڕوخێنیت لە 3 مانگتر ئەمریت کاکە وانە تەفاعولی پێ بدە بڵێ ئینشاءڵڵا ومێ دەکەم باشتر بیت ومێ دەکەم ئینشاءڵڵا بەڵام نەخۆشەکەیشت ئاوایە مڕاعاتی خۆت بکە یعنی بەم قسانە بۆیە بەڕاستی نەخۆش ئەبێ دکتۆر و خەڵک و ماڵەوە ڕەچاوی بکەن ئەو نەخۆشە بەڕێزەوە هەست نەکە کە ماڵەوە بۆتە بارگرانێ بەسەر ماڵەوە وانە ینی جاری وایە ماڵەوە قسەی ڕقەکەن ئەو نەخۆشە پێی ئەشکێ پێی ناڕەحەتە بێ بەڕاستی ئەبێ ئەمە هەمووی ئادابی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشە دکتۆر چۆن مامەڵی لەگەڵا بکەن ماڵە چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئەو کەسی سەردانەکە چۆن هەموو ئێبێ جێبەجێ بکەن زۆر سپاس زۆر سپاس مامەدەمتان وڵای عزیزان ئەم ئەندازەیە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان بوو بۆ ئومێدەی کە بەرگە بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ بەخوای گەورەتان سپێرین هەتا هەفتەی ئایندە بەیەوە گەینەوە خواتان